کۆمەڵی بەرگەو بابەتی نوهاتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بەرگەو بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان، لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو بابەتمان بۆ ئامادەکردوون. بابەتی یەکەممان گفتوگۆکردنە بێت لەسەر پلانی گونجاو بۆ پەرەپێدانی کەرتی کوشت و کاڵی وەکو جێگرەوەی نەوت بۆ پێی کە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەتا ئێستا بەشێکی زۆر لە سێکتەرەکانی ئابووری لە کارکەوتن و لە ناویاندا نرخی نەوت زۆر دابەزی یاخود بڵێن گەیشتە ئاستێک کە نزمترین ئاستی لە مێژووی بەرهەمهێنانی نەوتدا تۆمار کرد کە گەیشتە $20 و خوار $20ەوە. بۆیە بەشێک لە وڵاتانەی کە باز لەوە دەکات بەڵێ خۆشەویستان ببورن ئەچینە لای بەڵگەی وەرزش دواتر باز لە تەورەکان دەکەین و بەردەوام بین. ئەمڕۆ کۆمەڵێک مەشقی تایبەتمان ئامادە کردووە کە لە شێوەی ڕاهێنانی بازنەیایە 5 مەشقمان ئامادە کردووە کە سەرجەم ماسوولکەکانی جەستە تێیدا بەشدار دەبێت. مەشقی یەکەم 10 جار دووباراکەینەوە دەچینە سەر مەشقی دووهەم هەتا 5 مەشقەکە تەواو بێ، واتە هیچ ڕێستێک نییە لە نێوان مەشقێک بۆ مەشقێکی تر. ئەمە بەو کەسانە باشە کە ئاستی وەرزشیان تا ڕادەیەک بەرزە و ماوەی ڕاهێنانیان کەمە، مەجالیان کەمە، دەتوانن لەم شێوازە ڕاهێنانانە بکەن سوودی لێ دەبینن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. ئەمڕۆ کۆمەڵێک وەرزشی ترمان ئامادە کردووە بۆ ئەو کەسانی کە ئاستیان پێشکەوتو و ئاستیان بەرز و مامناوەندە. پرۆگرامێکە بە ناوی تاباتا لە کۆمەڵەوە وەرزشێکی جیاواز پێکهاتووە کە جێگرەوەیە بۆ وەرزشەکانی کاردیۆ و لە هەمان کاتیشا دەبێتە هۆی گەشەکردن و پێشخستنی لایەنی هێزی ماسوولکەیی. ئەم وەرزشە یاخود ئەم پرۆگرامە لە 8 مەشقی جیاواز پێکهاتووە. هەر مەشقێک 20 سانیە بەردەوامە بین و لە نێوان هەر مەشقێک بۆ مەشقێکی تر 10 سانیە ڕێز وەرەگرین. لە دوای تەوابوونی هەر خولێک دەتوانین یەک خولەک ڕێز وەربگرین و ئەمە 8 جار دووبارە بکەینەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. Round 1. I've been watching you. Three, two, one, break. 3, 2, 1, go! Round 2. Break. Good work. 3, 2, 1, go. Round 3.
3, 2, 1, go! Round 4. Halfway. 3, 2, 1, go! Round 5. بەڵێ خۆشەویستان دووبارە ئاماژە باتەوەرەکانەکەمانێ لەسەر دوو بابەت گفتوگۆکەین. ئەمڕۆ بابەتی یەکەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر مەترسیەکانی کەم تەرخەمی لە خۆپارێزیدا، بۆ ئەمەش لە کاتێکدا دێت لە دوای ئەوەی کە کەرەنتین یاخود ماوەی قەدەغی هاتو چۆ کۆتایە هاتو دوکان و بازاڕەکان کرانەوە، یاخود ئەگەر بڵێن تا ڕادەیەک ژیان ئاسایی بوانێ، ئەمەش بووە هۆی ئەوەی کە بەشێکی لە هاوڵاتیان وا بکەن کە گرنگی بە خۆپارێزینێن یاخود ڕێنمایی ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی پەیڕەو نەکەن. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە بەداخەوانێکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند حاڵەتێکی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار بکرێت کە 10 حاڵەت لە هەرێمی کوردستاندا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا تۆمار کرا، 7 حاڵەتیان لە شاری هەولێر و 3 حاڵەتیان لە شاری سلێمانی، کە بە خۆشحاڵیەوانێ پێش ئەم چەند ڕۆژی ڕابردوو ماوەیەک یاخود چەند ڕۆژێکی زۆر هیچ حاڵەتێک تۆمار نەکرا، بەڵام بەداخەوە کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا ئەو 10 حاڵەتە تۆمار کرا کە ڕەنگە بەشێکی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایی و ڕێکاریەکانی وەزارەتی تەندروستی نەبوون یاخود بڵێ خۆیان نەپاراست. بۆیە لەم پرۆگرامی ئەمڕۆماندا لە بەشی دووەمی پرۆگرامەکەیە گفتوگۆ لەسەر ئەوە دەکەین کە چۆن هاوڵاتیان خۆیان بپارێزن یاخود گرنگی خۆپارێزی و خودپارێزی چی دەبێت، کە دواتر لەگەڵ پزیشکێکی پسپۆڕ گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین لە بەشی دووەمی پرۆگرامەکە. بەڵام لە بەشی یەکەمی پرۆگرامەکە کە من ئێستا میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیە گفتوگۆ دەکەین لەسەر پلانی گونجاو بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵی وەکو جێگرەوەی نەوت. ئەمە لە کاتێکدا هەیە یاخود لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەتا ئێستا بەشێکی زۆر لە سێکتەرەکانی ئابووری لە کارکەوتن لە ناویاندا کە نرخی نەوت بۆ ڕێژەیەکی زۆر لاخۆت تا ئاستێکی زۆر بۆ ژێر $20 دابەزی، کە ئەم دابەزینە وای لەوە کرد کە بەرەمهێنانی نەوتکان ببێتوانێ یاخود وەکو ڕێگە چارێک وڵاتان هەوڵیاندا بۆ ئەوی کە بەرەمهێنانی نەوت کەم کەنانێ بۆ ئەوی کە نرخی نەوت بەرز بێتەوە. بەڵام ئەمە چارەسەر نییە، بەڵکو بەشێک لە وڵاتانەی کە پشت بە بەرەمهێنانی نەوت دەبەستنەوە و سەرچاوەیەکی داهات بیریان لەوە کردوێتەوانێت کە جێگرەوەی نەوت بدۆزنەوانێ یاخود گرنگی بەلایانی کشتتوکاڵی بدەن بۆ ئەوی کە وەکو جێگرەوەی نەوت بەکاری بێنوت بێتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمەکان یا بۆ وڵاتەکان. بێگومان وڵاتی عێراق و هەرێمی کوردستانی یەکێکە لەو هەرێمە یا لەو وڵاتانی کە پشت بە داهاتی نەوت دەبەستێت وەکو سەرچاوەیەکی داهات بۆ وڵاتەکەی. ئێمە ئەمڕۆ ئەپرسین ئایا داهاتی هەرێمی کوردستان ئەتوانرێت لە ڕێگەی کشتتوکاڵەوە بەدەست بهێنرێت یاخود ژینگە و ئاو هەوای کوردستان یا بڵێن هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەوی کە پەرە بە کەرتی کشتتوکاڵی بدرێت، بۆی کە وەڵامی ئەم پرسیارانە وەربگرین. بە خۆشحاڵی و میانداری ڕزگار حەمەد خدرمان کردووە کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی و کشتتوکاڵی سلێمانین. کاک ڕزگار سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە بەڕێزیشت و بەیانیت بەڕێزیشتان باش و بەیانی بینەرانی گەلی کوردستانیش باش. زۆر سپاس. کاک ڕزگار هەروەکو لە پێشێکەکە ئاماژەم پێکرد کە نرخی نەوت لە ئێستادا زۆر دابەزیوە، ئەو وڵاتانەی کە گرنگیان بە نەوتیاوە یاخود سەرچاوی داهاتیان لە ڕێگەی نەوتەوە بووە لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنایە یاخود بڵێ سێکتەرەکانی ئابووری لە کار کەوتون. ئێمە ئەگەر بمانەوێت پەرە بە کەرتی کشتتوکاڵی بدەین لە هەرێمی کوردستاندا، ئاژینگەی کوردستان لەبارەوە و بارەوە چۆن وا بکەین کە پەرە بە کەرتی کشتتوکاڵی بدەین؟ سەرەتا زۆر سپاس بۆم تەوەرە گرینگە و بە هیوای سەلامەتی و خۆپارێزی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی خۆشەویست. دیارە زۆر بەداخەوە ئێمە ئەبوایە هەر لە زۆر خۆ ئامادەکاریمان کردبایە بۆ ئەوەی کە کەرتی کشتتوکاڵ بکەین بە یەکێک لە کەرتە ئابووریە گرنگەکانی
ئەم هەرێمەی خۆمان چکێمە لە ڕابردوو چەندین قەیرانی دارایی و چەندین ئابلۆقی ئابووری و چەندین گیر و گرفتی دارایی ترمان هاتە پێش لە دابەزینی نرخی نەوت لە شەڕی داعاش لە ئابلۆقە ئابوووریەکانی پێش 2023 لە کێشە و گیر و گرفتەکانی داخستنی سنوورەکان لە ئەو گرفتانی کە لە ناوخۆ دروست بوو لە چەند ساڵی ڕابردوو خۆی ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان بەداخەوە جارێکی تر بیری لەوە کردەوە لە ڕابردووە کە پشت بە ئابووری نەوت ببەستێ پشت بە ئابووری تاکە سەرچاوەیەک ببەستێ کە ئەمە پلانێکی هەڵە بوو پلانێک بوو کە لەم ڕۆدا ڕنگدانەوەی هەیە و لە ڕابردووش لە چەندین قۆناغی ڕابردووی کە تووشی قەیرانەکان بووی ڕنگدانەوەی هەبووە ئێمە گەر سوڕەیەکی هەرێمی کوردستان سیرکەین کە وڵاتێکە خاوەنی سەر و ئەتوانین بڵێن 25 تا 30 ملیۆن دۆنم زەویە کە توانای بەرەمهێنانێکی زۆر گەورەی هەیە لە ئاستی ئابووریە لە بواری دانەوێڵەیە لە بواری شیرەمەنیە لە بواری گۆشت و مریشکە لە بواری پەتاتەیە لە بواری ماسیە لە بواری هەنگوینە لە بواری سەوزەیە لە بواری میوەیە ئەمانە هەمووی لە ڕابردووە لە ڕنگدانەوەی هەبووە لە هەرێمی کوردستانە و ئێمە گەر بگەڕینەوە بۆ مێژوو لە مێژووە کە کۆنترین گوندی ئەم هەرێمە لە پێش 7,000 ساڵ لە چەرموو بووە لە چەماڵ کە بە گەرمی تیا دۆزراوەتەوە 10,000 ساڵ پێشەم ڕۆ لە شارە زورە گەرم کراوە دۆزراوەتەوە ساڵی 60ەکان باشترین بەرەمهێنەری شووتی و چەوەنەر و قامیشی شەکر و تووتن و گڵۆبەڕۆژە و بەرهەمە کشت و کاڵیەکان بووین کە نردومانە بۆ خوار و ناوەڕاستی عێراق ئێمە ئەم زەمینەی کە لە هەرێمی کوردستان هەیە زەمینەیەکی ئابووری و سەرمایەکی ئابووری بێدەزمایی گەورەیە بەڕاستی خۆڕسکانە خوای گەورە توانیوێتی کە زەوێکی بەپیت بوونی 4 فەسڵی ساڵ بوونی هەتا و بوونی پلەی گەرما بوونی سەرچاوی ئاو بوونی دەستی کار بوونی سەوزایی بوونی مەڕعایەکی زۆر و لە وەردا و دارستانێکی زۆر کە ئەمانە لە دنیا ئیسیسمارەکرێ بەڕاستی وڵاتانی زۆر هەیە لە ئەوروپا و لە وڵاتانی سار دروستکردە نافیە ئەمانە هەموو ئەتیمادی لەسەر دارستان و غاباتە ئەتیمادی لەسەر ماسیە ئەتیمادی لەسەر بەرهەمی کشت و کاڵیە بەڵام بەداخەوە ئەم پلانە هەڵەیی کە لە ڕابردووە ئێمە کردمان لەوەی کە تەنها پشت بەستین بە تاکە سەرچاوەیەکی داهات و لێدانی بیر و قەرزێکی زۆر بین بە قەرزێکی زۆر قەرزار بین بە شەریکاتی نەوت و عەقدی گەورە بکەین لەگەڵ وڵاتانی دەرەوە و کە نەتیجەکەی بەوە بشکێتەوە لە ئەخیرا بگەڕینەوە بۆ بەغدا و داوای موچە بکەین بەڕاستی ئەمانە هەمووی بۆ بەگرفت بە تا ئێستاوە زەنجی مەترسی لێی داوە ئەمە تا نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا و پەتای کۆرۆنا لە دوای سەرهەڵدانیەوە لە مانگی دووە تاوەکو ئێستا هەموو جیهانی لە دوو مانگدا ئیفلاس پێکرد بەڕاستی وڵاتانی زلهێزی دنیا کە خاوەنی ئابووریکی سربەخۆی زۆر گەورە بوون وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئەمریکا ئیتالیا نەرویج سوید وڵاتانی اتحادی ئەوروپی بەگشتی هەر هەمووی ڕوبەڕووی قەیرانی دارایی بوونەتەوە ڕوبەڕووی قەیرانی دابەزینی نرخی نەوت بوونەتەوە ڕوبەڕووی کێشەی گەورە بوونەتەوە لەوەی کە جونگەکانی ئابووری لە وڵاتەکانیان داوەستاوە لە جونگەی بازرگانی لە جونگەی گەشتیاری لە جونگەی جموجوڵی مەسانە و معاملەکانە بۆیە ئێمە ئەمڕۆ زەنگێکی مەترسی کە لی داوە لە سەرتاسەری هەرێمی کە سەرتاسەری جیهان و بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان لە بەروەی عێراق شوارێمی کوردستانیش لە سەدا 95 بۆ 96 داهاتەکانیان و سەرچاوی داهاتەکانیان خسوتە یەک سەبەتەوەیش بریتێ لە سەبەتەی نەوت ئەمە دوای ئەوەی کە نرخی نەوت کەس نایەوێت نەوت پێویست نەما نەوت تاکەس شت ئەوەی کە خەڵک ئەمڕۆ بیری لێ بکاتەوە لە جیهانە خۆپارێزی و مانەوەی لە ماڵەکانیان و خواردن و پێداویستی تەندروستیەکانە بۆیە لەم ڕۆیە ئەم زەنگە مەترسیە پێویستە کە حکوومەتی هەرێم بە جدی و بە زوویی چارەسەری بکات و ئەم دۆخە ئەتوانرێت بە چەند خاڵێکی بنەڕەتی دەستکرا بە جێبەجێکردنی چارەسەرکردنی ئەویش یەکێک لە خاڵەکان ئەوەیە بیر لەوە بکاتەوە کە سەرچاوەی داهات
جگەل لە کشت و نەوت بگۆڕێ بە چەندین سەرچاوی فەرچەشنی تر وەکو سەرچاوی داهاتی سەرچاوی ئاویمان هەیە سەرچاوی کشت و کاڵیمان هەیە ئەم سەرچاوانەی کە بەروبوومی سروشتیمان هەیە لە ناوچەکەیە کە جگە لە نەوت دەتوانێت سوودی لێ باشە کاک ڕزگار لە ساڵانی زووە ئەگەر بڵێ لە ساڵانی هەفتاکان و هەشتاکاندا یاخود پێشتریش بەشێکی زۆر لە هاوڵاتیان گرنگی زۆریان بە کەرتی و کشت و کاڵ و بە سامانی ئاژەڵ ئەدا ئەم پاشەکشی هاوڵاتیان یا پاشەکشی خەڵک بۆچی گەڕێتەوانێ بۆچی دەستبەرداری کەرتی کشت و کاڵی و سامانی ئاژەڵ بوون لە دوای ڕاپەڕینەوە گەر بێتە بیرمان بەگشتی هاوڵاتیان و خەڵک هەل لە بەهۆی قەیرانی ئابووری و بەهۆی بوونی ئابلۆقی ئابووری و بەهۆی قەیرانی داراییەوە ڕووی کردەوە کەرتی کشت و کاڵ بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ساڵی 91ەوە تاوەکو نزیک ساڵی 2023 بە حکمی ئەوەی کەوە خەڵک چاوەڕای ئەوە بوو کە داهاتی دەستکەوێت کە خۆراکی خۆی دەستکەوێت ئێمە بیرمان نەچێتەوە خەڵکیی زۆر هەبوو دەستکردنی گەرمیە کرد دەستکردنی نۆچی ئەکرد دەستکردنی بە دوای تررا دەڕاستەوە بوو ینی کەرتی کشت و کاڵ وردە وردە لەو کاتەیە و بەهۆی بڕیارەکانی 1986 و بەهۆی بڕیارە نێودەوڵەتەکان و هاتنی ڕێکخراوەکان و دەعمکردنی و سەکتەرە کەرتی کشت و کاڵ جۆرێک لە بژانەوەی هەبوو بەڵام پلانسازی نەبوو بۆ بازارکردن بەڕاستی لەو کاتەیە بەڵام دوای ساڵی 2023 و دوای ئەوەی کەەوە ڕوحانی ڕژێمی بەعس و بەشداریکردنی حکوومەتی هەرێم لە بنیاتنانەوەی عێراق و دابەزرانی خەڵکێکی زۆر و هاتنە پێچەوانە بە شێوەیەکی پێچەوانە کۆچێک دروست بوو لە لادیەکانەوە بۆ شارەکان و ئەتیمادکردنی هاوڵاتیان بە گشتی و دامەزرانێکی زۆر کە خەڵک زۆربەی زۆری پشت بەستێ بە موچە پشت بەستێ بە تەوزیف بوون و خەڵکێکی زۆر هاتنە شارەکانەوە تەوزیف بوو و ئەوە وای کردکەوە موچە بوو بە تاکە سەرچاوی داهات بۆ هاوڵاتی و خەڵک وای لێ هاوکەوە پشت نەبەستێ بە ئاژەڵداری پشت نەبەستێ بە کەرتی کشت و کاڵ پشت نەبەستێ بە دلادیەکانی پشت نەبەستێ بەس خەڵکێکی زۆر لە دەست بەرداری ئاو ساما زەوی و کەرتی کشت و کاڵ و پڕۆژەکانی بوات شارەکانە دانیشت و بوو بە خەڵکێکی بەکاربەر لە جیاتی خەڵکێکی بەرەمێنەر بوو ئەم پلانە خەڵەتە ئەم پلانە بێبنەمایە کاری کردە سەر ئەوەی کە ئێمە ڕنگدانەوەی ئەمە ببێتەمای ئەوەی کەەوە ئێستا گرفتی تەواو دروست بۆ هاوڵاتیان کە موچەخۆرێکی زۆر هەیە و موچە لە غەرغەرەیە و ڕۆژێ بەغای نێری ڕۆژێ ناینێری و لەگەڵ بەغایە اتفاقمان نەکرد زۆری بەرهەمی کشت و کاڵی وڵاتانی دراوسێ هیچ کاریگەریەکی هەیە لە سەکەرتی کشت و کاڵی ئەمە کە وابکە حکومەت یاخود هاوڵاتیان گرنگی پێنێن و بڵێن وڵا ئێمە بەرهەمی وڵاتانی تریەتە ناو هەرێمی کوردستانە بەرهەمی ناوخۆ سەرف نابێت ئێمە کاتێک کە غروری نەوت گرتینی و کاتێک کە نرخی نەوت بەرز بوو کاتێک کە خەڵک بەگشتی بوو بە مۆچەخۆر و پشتمان لێ کردەوە لەوەی کە ئێمە وڵاتێکی بەکاربەرین و زۆر جار باسی ئەومانەکرێ بێ خەڵک بێ خزمەتمان بکات بۆیە ئەمە وامان لێ هات ئەم غڕورە وای لێ کردین کەوا ئێمە پشت بە کەرتی کشت و کاڵ نەبەستین و پشتەنها بەوە بەستین کە لە دەرەوە خواردنمان بۆ بێ لە دەرەوە سەوزە و میۆمان بۆ بێت تەنانەت وای لێ هات لە ساڵەکانی 2004 و 5مانە سەوزەمان لە دەرەوە بووە هات ئەمە جۆرێک بلۆ بێپلانی کە ئێمە کەرتی کشت و کاڵمان تەواو پەراوێز خست بەڕاستی لە ساڵی 2023 و کاتێک کە ئەمە بودجەشمان لەسەر حکوومەتی عێراقی بۆ کاتێک لە 1970مان بۆ هاتووە وەزارەتی کشت و کاڵێکی لە وەزارەتە هەرە بێبەشەکانی ناوەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە سەرچاوی داهاتی ئەم وەزارەتە یاخود بۆ بودجەی دابینکراو بۆ ئەم وەزارەتە 1.6 داهاتی گشتی وەزار کۆی گشتی بودجێ هەرێمی کوردستان بوو کۆی گشتی بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە لە چاو بودجێ وەزارەتەکانی تر ئێمە ناڵی لە ئەهمیەتی وەزارەتەکانی تر کەمکەینەوە بەڵام وەزارەتی کشت و کاڵ یەکێک لە وەزارەتانەیە کە پێویستەکە بودجەیەکی تۆکمەی بیتێ بودجەیەکی بیتێ کە گرنگی بیتێ وا بکەی کە ئەم بودجەیە ببێتە مای ئەوەی کە بتوانێت ناڵزەیەکی زراعی دروستکە گەشەپێدانێکی کشت و کاڵی دروستکات و تۆ پێویست و احتیاجت بە دەرەوە نەمێنێ و بیل لە ڕۆژێکی ڕەشی وەکو ئەمڕۆ بکرێتەوە کەەوە هیچ شتێ فریاد ناکەوێت نەوت فریاتەکەوێت وڵاتی دراوسێ فریاتەکەوێت من لەوەتوان لەبیر نەچێ وڵاتانی دراوسێ تا ئەو کاتە خواردن و سەوزە و میوە بۆ تۆ ئەنێرن کە خۆی پێویستی پێ نەبێت کاتێک کە خۆی پێویستی پێ بێت ئێستا لە وڵاتی ئێرانە ئێمە کە قەدین زۆربەی زۆری بەرهەمەکان هەشتا بەرهەم هەیە قەدەغی کردو ڕێگەی نادا بێتە دەرەوە بۆی کە پێویستی بە هاوڵاتیانی خۆی هەیەی بۆیە ئێمە باشە کاک ڕزگار لە ڕووی کوالیتیوانی هیچ جیاوازێکی هەیە بەرهەمانی کە لە دەرەوەی کوردستانێنە ناو کوردستان و هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ بەرهەمی خۆمانە زۆر جار لە ڕووی نرخەوانێ
بەروبوومەکان یاخود بەروبوومە کشتتوکاڵەکانی خۆمان گرانترن ئەمە برنجی کوردی ئەمە ڕۆنی کوردی ئەمە پەلەوەرەکانە گرانترن لە بەرهەمەکانی دەرەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە کوالیتەکەی باشتری خۆمان یاخود لەبەرەوەی کە بڕی کەمترە لە ناو نەخێر ئەمە ئەگەڕێتەوە بۆ دوو سێ خاڵی ئەساسی یەکەمیان هەموو ئەو وڵاتانی کە دەر و دراوسێبی لەوە ئەکەنەوە بەردەوام بێ ئەم بازرگانیە بەردەوام بێ ئەم هێنا هاوردنەی کە لە دەرەوە دێتە ناوخۆی ئێرێم و دەعمی بازرگانەکان و بەرهەمێنەرەکانی خۆیانەکەن بۆی تا بۆیان نەکرێ ئەوان بنێرن بۆ ئێمە بۆی سەرمای ئێمە بچێتەوە بۆ لای ئەوان ئێمە بە مەلاین دۆلارمان ساڵانە ئەڕاتە دەرەوە بۆ هاوردەکردنی شتومەک و خۆراکی پێ بە پێی و داتانەی کە هەیە نزیکوەوە لە ساڵێکە لە 20 میلیارد دلار 20 میلیارد دلار چوونە دەرەوەی بۆ هەموو سەکتەرەکان وەوەی کە من بزانم زیاد لە 5 تا 7 تا 10 میلیارد دلار بۆ خواردنە ڕاتە دەرەوە سەوزۆمی و ئەمانە ئەمە خاڵی یەکەمە خاڵی یەکە بریتێرە ڕایشانی چی ڕایشانی نەقدی بۆی کە تۆ هەموو کاتی دەستت لە چاو لە دەستی وڵاتانی دەر و دراوسێەوە بێت دوو ئەوە جگەلەوەی کە ئەو دامی بەرهەمهێنەری خۆی ئەکات و دامی کەمی باج و خەراجی لەسەر کەم کردوێتەوە و لەگەڵەوەش تا خەڵاتیەکە کاتێککە بەرهەمەکانیان من ئێماگامان لێ لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئێران ئەوانەی کە بەرهەمی سەوزە و میوە و گۆشت و بریش کۆمانە ئەهێن بۆ هەرێمی کوردستان یا بۆ عێراق خەڵاتەکرێن بەڕاستی دامەکرێن دامێکی باشەکرێن خاڵی سێم ئەوەیە ئێمە لای خۆمان بە حکمی ئەوەی کە گرنگیمان ببوارە نەداوە لەگەڵەوەی بودجەیەکی باشمان بۆ دابین نەکردووە ئەمە وای کردووە کە بەرهەمی ناوخۆ لە ڕابردووە نەگەیستا لە ڕابردووە پێداویستەکانی ناوخۆ پڕ نەکاتەوە هەر چاومان لە دەرەوە بێت و بەرهەمەکانمان هەر بەرهەمی وەرزی بێت نەک بەرهەمەکانمان بەرهەمی هەمە چەشنەی ساڵانە بێت بۆیە ئێمە بەداخەوە بیرنەکردنەوە یاخود پلان ڕێزی کەم بۆ ئەم سەکتەرە یاخود دانەرانی ئەم سەکتەرە بە سەکتەرێکی گرنگ ئەمە وای کردکەوە بەهۆی کەمی بودجە بەهۆی هێرشێکی زۆر بۆ سەر زەوی کشت و کاڵی و تەجاوزێکی زۆر بۆ سەر زەوی کشت و کاڵی بەهۆی پڕبوونی بازارەکان لە بەرهەمی دەرەکی و وعی هاوڵاتی و بەکارهێنانی بەرهەمی دەرەکی بەراورد بە بەرهەمی ناوخۆ ئەمە وای کردووە ئەم کەرتەش خۆی لە قەیرانایە ئەم کەرتەش خۆی تووشی قەیران بوو لە ڕابردووە بەڵام دەکرێت ئەم کەرتە لە ئێستادا بتوانێت ڕاستی دۆخە ئابوووریەکە بکات بتوانێت لەم دۆخە ئابوووریە هەنگاو بنێت ببێ بە فریاد ڕاستێک بۆ چارەسەرکردنی بەشێکی زۆر لە گرفتە ئابوووریەکان لەوەی کە تۆ بیت لەوە بکەینەوە هەرچەنە بە خۆشبەختانە ئێستا جنابی وەزیر و لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران لەم دۆخەی ئێستایە ئێمە توانیمانە قسەی باش لەسەر کەرتی کشت و کاڵ بکەین ئیشارەتێک هەیە ئاماژەیەکەی بۆ کەرتی کشت و کاڵکەوە پێویستە کات بێتە پێشەوە و پێویستە کات وەکو کەرتێکی ئابووری گرنگ سیر بکرێ و لەگەڵ ئەوەشتا بیر لەوە کراوەتەوە کە پلانی هەنوکەیی ئەرجنت دابنرێت و پلانی مستەقبەلیش دابنرێت و ئێمە پلانەکانمان حازر کردووە و ناردومانە بۆ ئەنجومەنی وەزیران بۆی ئیشی لەسەر دواتر باس لە پلانەکان ئەکەین بە وردی بۆمان باس کردزانین پلانەکانتان چی بووە بەڵام یەک شتی تر کاک ڕزگار ئەو بەروبوومانی کە لە خاڵە سنوورەکانەوە داخڵی هەرێمی کوردستان دەکرێتەوە باج ڕسوماتی کە وەرئەگیرێت ئەم داهاتی کە دەست حکوومەتی هەرێمی کوردستانەکەوێت تا چەند بەکاری ئەهێنێتەوانێ بۆ کەرتی کشتتوکاڵیات تا چەند لە خزمەتی کەرتی کشتتوکاڵیە بەکارێنێت ئێمە بەداخەوە زۆر دەمێکە بنەبێت لەسەر و خاڵە بۆستین کە باسی کواڵەتی بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی سلێمانی و لەسەر ئاستی وزارەتی کشت و کاڵیش ئێمە کەرنتینەی کشت و کاڵیمانەیە لەسەر مەرزەکان کەرنتینە کشت و کاڵەکان چاودێر و پشکنێرێکی باشن بۆ ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردەکە بۆی ئێمە لە دوڕۆ سەحیکە و ئتمانان بڵین بە هاوڵاتیانی خۆمان کە ئەو بەرهەمانەی لە دەرەوە لە کاتی کۆرۆناشا هاتووە لە پێش کۆرۆناشا هاتووە بە پشکنین و بە فلتەری پشکنینا دەرچووە و بەرهەمێکی تەندروستە ئەنجا گەشتوتە دەستی هاوڵاتی و لە هەمان کاتدا لە ئەلوەکانیشە چاودێری هۆبەی کشت و کاڵی ئەلوەمان هەیە کە چاودێری بەرهەمە کشت و کاڵەکانەکە بۆی ئێمە لەوەیە هاوڵاتیان ئتمانان بکەین کە ئەو بەرهەمەی کە لە دەرەوە دێتە ناوە بە فلتەری بەڕێوەبەراتی گشتی و بە فلتەری کەرنتینە کشت و کاڵەکانە دێت و بە شەهادەی سەحی و بە شەهادەی تەندروستی و بە پشکنینی تەندروستی تێپەڕ ئەنجا دێتە ناو هەرێمی کوردستان و ڕێگە پێدراو نییە ساڵانە سەدان هەزار تەن بەرهەم ڕەفزەکەین و ئەگەرینەوە وڵاتان و یاخود لە ناوی ئەبین کە ڕێگە پێدراو نەبوو بێتە ناوەوە خاڵی دووەمەوەی کە جەناب ئیشارەتی پێدا داهاتی باجەکان داهات بەداخەوە ئێمە لە دوای ساڵی 2015 و لە دوای قەیرانی شەڕی داعش و دابەزی نرخی نەوت و هاتنی ئاوارێکی زۆر بۆ ناوچەکە و نەبووری پلانێکی پێشوەختە بۆ ڕوبەڕووبوونەوە ئەم قەیرانە و دۆخی ڕیفراندۆم وای کردکەوە بەگشتی داهاتی هەرێم هەر هەموو داهاتەکان کۆ بکرێتەوە بکرێت تەنها بە موچە و چاو تەنها لە موچە بێت بۆیە ئەمەی کە ئێستا هەیە لە بەرهەمەکانی ناوخۆ ئەو باجانەی کە هەیە لەوە لە گیرێت ئەچێتەوە ناو سندوقی داهاتی دەگشتی وڵاتەوە و
و بەکار نەهێنراوە بۆ کەرتی کشت و کاڵ ئێمە ئەگەر تەنها وەزارەتی کشت و کاڵ ئەتیماد کاتە سەر داهاتەکانی خۆی ئەتوانێت بە داهاتەکانی خۆی بەرهەمی کشت و کاڵی پێش بخات چی لە بوونی باجەکان بێت چ لە ڕسوماتی زەویزار بێت چ لە ڕسوماتی پرۆژە کشت و کاڵەکان بێت چ لە داهاتی دعم و پاڵپشتی جوتیاران بێت چ لە داهاتی ڕێکخرا و کۆمپانیا و کەرتی کشت و کەرتە بیانیەکان بێت ئەمە بەگشتی دیسانەوە هەمووی چۆتەوە ناو سندوقی گشتیەوە بۆیە دەکرێت کەرتی کشت و کاڵ لە ئێستادا بکرێت بە خاوەنی داهاتێک کە بتوانێت داعمی کەرتی کشت و کاڵی پێ بکە لە گەڕانەوەی ئەو باجانەی کە لە مەرجەکان وەرەگیرێت بۆ وەزارەتی کشت و کاڵ و دانانی لە سنووقێکە بۆ ئەوەی لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی و ئافاتی سن و کولە بەکاربێنێ بۆ کڕینی دەرمان لە کاتی پێویستەکانی تەفتیشی حەقلی و چوونە سەر چێلکەکان لە کاتی بوونی نەخۆشیی پەلەوەری لە کاتی بوونی پێویستی وەرگرتنەوەی گەنم هەنار تووشی دەردێک بوو. ئێمە نەکەر هەنار خۆی ساڵانە لەگەڵ گۆڕانی کەش و هەوای ئەمە ساڵی پارەگەردی قەدەین بارانی ساڵی پار نزیک بووینەوە لە بەستەنها لە مرکزی شاری سلێمانی 1300 میلیم باران باری لەسەر جەم سنووری پارێزگای سلێمانی نزیک بووینەوە لەسەر 2000 میلیم باران باری لە بوونی بارانی زۆر و لە بوونی گۆڕانکاریەکانی کەش و هەوایە بێگومان نەشونمای فتریات و نەشونمای حەشەرات و جۆرێک لەو ئافاتە کشت و کاڵیانەی کە هەیە گەشە دەکات کە گەشەی کرد کاریگەری لەسەر کەرتی کشت و کاڵە بێت تۆ بێ پێشۆخت خۆتی بۆ ئامادە بکەیت و چی لە ڕێگەی ڕێنمایی کشت و کاڵی و بۆ جوتیاران کە چۆن بتوانێت زەویەکانیان بچێڵن و وا بکەن کەوا زەویەکانیان ئاویتیا کۆنە بێتەوە و تووشی کێشەی کرم و چیشی کێشەی ئافات نەبن لەو لاشەوە بێکار لەسەرەوە بکەین کە دەرمان و بیدی بۆ حاضر بکەین ئەمە پێویستی پەپارە هەیە لەسەر ئەو باجە ڕسوماتی کە باسمان کرد ئەکرێت بڵێن هۆکاری سەرەکی بۆ ئەوەی کە حکومەت گرنگی بە کەرتی کشت و کاڵ نایەت ئەو داهاتێکە لە ڕێگەی باجە ڕسوماتی بەرهەمەکانی هاوردەوە دەستیەکەوێت نەخێر لە ئەساسا حکومەتی هەرێم ئەوەندەی سەرقاڵی نەوت و سەرقاڵی بیرە نەوت و ئەوەندەی سەرقاڵی سەرچاوەیەکی سامانە سروشتەکان بووە ئەوەندە سەرقاڵی ئەوە نەبوو بیر لە کەرتی کشت و کاڵ بکاتەوە یاخود بێت پلانێک بۆ کەرتی کشت و کاڵدا بنێ پلانێک کەرتی کشت و کاڵدانان ئێمە ئەگەر بین بە تەنها بەواقعی ببینین ساڵانە ئەم گرفتەمان هەبووە لە ساڵی 2014 شەوە ئێستا و گرفتەمان لەگەڵ بەغدا هەیە ئێمە بووینەتە خاوەنی ئیکتیفای ذاتی لە گەنما کە یەکێکە لە بەرهەمە استراتیجیەکان لە دنیا لە بۆرسای عالمیە تعاملی لەگەڵا ئەکرێت لە دنیا وەکو خەزینێکی سەرمایەکی گەورە مامەڵە لەگەڵ گەنما ئەکرێت ئێستا حالی ئێمە لە دوای ساڵی 2014 بە هەمان شێوە لە قەیرانین لەگەڵ بەغدایە لە قەیرانین لەگەڵەوەی کە پارەی جوتیاران نانێرێت لە 2014 و حکومەتی عێراقی ئەیکرێتەوە ئەی ئێمە ئەگەر بێت و خۆمان خەریک کردبایە بە کەرتی کشت و کاڵەوە خۆ ئەمانتوانی بەشێک لەو گەرمەی کە جوتیارانی خۆمانە خۆمان بیکڕینەوە خۆمان بیکەینە ئارد و خۆمان خەزینێکی گەنمانە بە ڕۆژی شو کۆم ڕۆبۆی پێویستمان بۆ نەبێت ئار لە تورکیاوە بێ ئار لە وڵاتانی دەرەوە بێت بۆیە ئەمانە هەمووی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە سەرقاڵی حکوومەت بە بۆندی نەوت و بە ئیش لەسەر پلانی نەوت و پلانی تاکە سەرچاوە و کارکردن لەسەر یەک تاکە سەرچاوە کارکردن تەنها لەسەر سامانە سروشتیەکان ئەمە وای کردووە کە بەشێک لە سەکتەرەکانی تر لە سەکتەری کشت و کاڵ لە سەکتەری گەشتیاری لە سەکتەری وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵە ئیسما کەرتی تەمینی کشت و کاڵی ئەمانە بەگشتی بەرەو لاوازی و زەعیفی بڕوە بەڵام ئیستاژ نەچوە بچێ ئەتوانین لەم قەیرانەیە کشت و کاڵجارێکی کە خۆی قوت کردوێتەوە ئەگەر دیقەت دەین ئێستا سەرمایەکی گەورە لە هەرێمی کوردستانە بریتە لە کەرتی کشت و کاڵ دەکرێت ئەمە گرفتەکانی پێ چارەسەر بکرێت ئێمە لە لایەکە و کاتێک کە قەیرانی دارایی هەیە و پارە لای هاوڵاتی نامێنێ ورد موچە نییە و کە کێشەی بازارمان هەیە خۆ دەکرێت بەرهەمی ناوخۆ بۆ هاوڵاتی دابین کە بەنرخێکی گونجاو کە هاوڵاتی پێویستی بە خواردن نەبێت بە دیوێکی کە دەکرێت ئێمە تەرجیعی ئەو خەڵکە بکەین کە پرۆژەی کشت و کاڵی ئەکەن سەرمایەکی گەورە نەبەنە دەرەوە لە جاتی ئەوەی کە ئەو ئەچێ سەوزە و تەماتە و خەیار و مریشکی بەرازیلی و مریشکی تورکی و بەرهەمی دەرەکی هێنێتە ناوخۆ ئەم پشتیوانی لێ بکرێت نەترسێ مستەسمر لەوەی کە بەرهەمەکەی لە بازاڕەکانە ساغ نابێتەوە پشتگیری لێ بکرێت بەوەی کە ئەم بەرهەمە بێت لە ئیستیسمار لە کەرتی کشت و کاڵی و بەرهەمی کشت و کاڵیا بکات تاوەکو بەروبوومە زیادەکەی کە هەیە لە ئێستادا ئێمە وڵاتێک وەکو بەڕازیل کە دیقەت دەین وڵاتێکە کە سەرمایەکی گەورەی خستۆتە سەر مریشک گەورەترین داهاتی وڵاتە لەسەر مریشکە تەزدیری گۆشت مریشک بۆ هەموو دنیا ئەکا هەند بە هەمان شێوە ئوسترالیا گەنم و گۆشت ئەم وڵاتانە کە وڵاتی عالەمن دنیای گەورە کاک ڕزگار لە هەرێمی کوردستانە جگە لە بەرهەمی کشت و کاڵی تا چەند ئەتوانێت گرنگی بە ئاژەڵداری و سامانی ماسی بات بۆ نمونە ئێمە ئەگەر دیقەت دەین لە سەدا 47 کەرتی کشت و کاڵ بریتە لە بەشە ڕۆکیەکەی لە سەدا 43 بریتە لە بەشە ئاژەڵی پەلەوەریەکەی و ماسیەکەی
لە 1940 ئەوەی کە ئێمە دیقەتی بین ئێستا کەرتی کشت و کاڵ لە گەنما گەشتۆ تێکتیفای زیاتی لە پەتاتە گەشتۆ تێکتیفای زیاتی لە سەوزە وەرزیەکانە گەشتۆ تێکتیفای زیاتی لە میوە وەرزیەکانە گەشتۆ تێکتیفای زیاتی وەرزی لە بەرهەمی هەنگوینە وا نزیک بووینەتەوە لە ئیکتیفای زیاتی لە بەرهەمی شیرەمەنیەکانە نزیکی ئیکتیفای زیاتین لە بەرهەمی گۆشتی مریشکە ئەگەر بێت لە بەشە ئاژەڵارەکەی سیرکەین لە بەرهەمی مریشکە بۆ 4 ساڵی ژێبێ مەگەیشتونێتە ئیکتیفای زیاتی نرخی مریشک لە بازارەکانە هیچ کاتێ نرخی کیلۆی گۆشتی تێچوی خۆی نەبووە کە لە بازارەکانە ئێستا بە کیلۆی 1600 دیارە دڵنیاتانەکەم هەموو کیلۆی مریشک 2000 دیاری تێچۆ لە کێڵگە پەلەوەریەکان بەڵام ئەو ڕەبتەی کە لە بینی خاوەن مەفقەسەکان و خاوەن پرۆژە پەلەوەریەکان و خاوەن کارگە ئەلەفیەکان کە قەرزێکی زۆر لە بینیان هەیە ئەمە وای کردو ئیدامە بە کارەکانیان بن زائیدەن دروستکردنی پرۆژێکی زۆری پەلەوەری لە بێکاری خەڵکا بۆ لەوەی کە بەدیلی نەبووە ئیشی تر نەبوو هاتووە ئەویشی قاعایکی دروست کردووە دە دەفتەر دۆلاری تیا خەرج کردوێتی بە پرۆژێک و ئێستا خۆی و خێزانەکەی و کەسوکارەکە ئیشی تیا ئەکات بۆیە من لێرە کە ئەبینین ئەکرێ کەرتی کشت و کاڵ لەگەر ئەوەی کەوا قەیرانی دارایە لەگەڵ کەمبوونەوەی سیولە لە بازاڕەکانە تۆ بتانی بەرهەمی ناوخۆی دابینکەن و خەزینیش دارنی بۆ کاتانەی کە پێویستت پێ بۆی پێویستە بە دەرەوە نەبێ ئەو سەرمایە زۆرە نەچێتە دەرەوە کە ئەمە لە پلانەکانماندا ڕەنجی داوەتەوە دوای باسی یەکەین لەوەی کە نەچێتە دەرەوە بەرهەمی ناوخۆمان مستەسمر نەترسێ لە بازار منێکی مستەسمر یاخود کەسێک کە دێ ئیسtismار ئەکات لە بواری شیرەمەنیان نەترسێ لەوەی کە منافەسەی شیری ئێرانی و شیری تورکی پێ نەکرێ نەترسێ لە هەنگوینی ئێرانی و هەنگوینی تورکی نەترسێ لە مریشی بەرازیلی و مریشی تورکی ئێمە بابێ وا بکەین بەڕاستی ئەبێت دڵنەوەی بین بە مستەسمرەکانمان بەرهەمی ناوخۆی هەبێت کاتمان کەماوە پێم خۆشە بە کورتی باسێک لە خاڵەکانی پلانەکەتان کە بزانە پلانەکانتان چی بوو چیتان لە ماوەی داهاتووە بە سەرپەرشتی جەنابی وەزیر کە زۆر متحمسە بەوەی کە ئیش لەسەر کەرتی کشت و کاڵ بکە تەرکیزی تەواو کراوەتە سەر بواری گەنم کە ئەبێ بە زووترین کات بە بازارکردنی بواری گەنم بە هاوکاری لەگەڵ کەرتی تایبەتە ئیشی لەسەر بکرێ بۆی بتوانین گەنم ئەمساڵ لە جوتیاران وەربگیرێتەوە و داهاتی گەنم دوجار ئیسtismار بکرێتەوە لەناو هەرێمی کوردستانە کە ببێ بە هەلی کار بۆ خەڵک فرسەتی کە عەمەل بۆ خەڵک بدۆزرێتەوە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووهەم بە سەریعی بیر لەوە کراوەتەوە کە ئێمە بتوانین قەرزی باقی نێودەوڵەتی هاوکاری کەرتی تایبەت هاوکاری و بەرهێنەران دروستکەی بێنینە ئەم بوارەوە بۆی بتوانین ئەم پارە و سەرمایە نەچێتە دەرەوە و لەگەڵ ئەوەشدا بیرمان لەوە کردوەوە هەموو مستەسمرێک کە کاری لەم بوارەدا کارەکات ببەخشرێ لە هەنێک لە باج و خەراج و ئەو کولفانەی کە لە حکومت دێتە سەری تاوەکو زۆرترین هەلی کار دروستکە بەرامبەر بەوە زۆرترین هەلی کار دروستکە بۆ خەڵکی ناوخۆ لە ئەندازیار و لە کارمەندی کشت و کاڵی و لە پزیشکی ڤێترنەری دەستی کار دروستکە بۆی کە خەڵک محتاجیەوە نەبێ هەر بە دوای موچەوە بێت خاڵی سێم ئەوەی کە زۆر گرینگە ئەمڕۆ ئێمە بێ باسمان کردو کە پێویستە کات تا زووە ئەنجومەنێکی باڵا بۆردێکی باڵا لیژنێکی تەواری دروست کرێ لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بۆ کارکردن لەسەر بە بازارکردنی کەرتی کشت و کاڵ و دۆزینەوەی هەلی کار و بڕیاردان لەسەر ئەوەی کە چۆن مستەسمر و خەڵکی کشت و کاڵی بەرهەمەکانیان بە بازار بکەین و خاڵێکی تر ئەوەی کە زۆر گرینگە لە پلانەکەمانە کە لەناو بۆردەیە باز بکرێ ئێعتیمادی کەم بخەینە سەر وڵاتانی دەرەوە هەوڵ بدەین هاوردە کەم بکەینەوە باجی هاوردە زیاد بکەین بۆی بەرهەمی ناوخۆ سەرف ببێ و جوتیار مستەمر بێ لەسەر ئینتاج و بەرهەمێنان و زۆرترین فرسەی عەمەل بۆ خەڵک بدۆزرێتەوە لەو لاشەوە ئێمە بیر لەو بکەینەوەکەوە خەڵکێکی زۆرمان هەیە زراعی و تەفەڕوغی زراعی پێ بکەین بۆی بتوانین بچێتە ئەو بوارەوە گرنگی بە کەرتی کشت و کاڵ بدرێ بەرهەمی ناوخۆی زیاد بکرێت کوردستان یاخود کەرتی کشت و کاڵی توانای ئەوەی هەیە بەرهەمەکانی هەناردەی دەرەوە بکە ئەگەر بێتە سەر ئەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان باشترین دەرچەی بەرهەممان باشترین دەرچەی بە بازارکردمان لەگەڵ خوار و ناوەڕاستی عێراقەیە لە ئێستادا چ لە گۆشتی مریشک بێت چ لە گەنم بێت چ لە بەرهەمەکانی ناوخۆیی بێت لە شیرەمەنی بێت ئێمە وەکو باسمان کرد لە خاڵی پلانە ئێرجنتەکەمانە ئەوەی کە باسمان کردووە یەکێ لە خاڵەکانمان بریتێ لەوەی کە پەیوەندیەکانمان تا زووە باشکەینەوە لەگەڵ وڵاتانی لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی دراوسێ بچینە سەرخەت بۆی ئێمە ئەزانی قەیرانی کۆرۆنا بەردەوامە ئەم قەیرانەکە گەورەتر ئەبێت و قەیرانی دارایی گەورەتر بە دوای خۆی دادێنێت و خەڵک پێویستی بە خواردن ئەبێت بەپی تەقریرەکانی FAO WHO ئێمەوەی کە بینین زیاد لە چەندین دەوڵەت دەکەوێتە ژێر ئابلۆقی ئابووری و دەکەوێتە ژێر قەیرانی کەمی خواردن و شەحی خواردنەوە ئێمە لەم وڵاتە بە پیتەی کە ئێستا هەمانە ئەتوانین ئیسفادە لەوە بکەین لەو
قۆناغە دەربچین کە بریتی بوو لە قۆناغی پاڵدانەوە ئەبێ قۆناغێک بێستا قۆناغی جموجوڵ و ئیشکردن و دۆزینەوەی هەلیکار و بێژگەلەوە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەبێ ئەوەندە بخۆین کە پێویستمان پێێتی نەک فڕێ بدەین چونکە ئێمە بەداخەوە فێری ئەوە بووین کە تەبزیرێکی زۆر بکەین لە فڕێدانە تەبزیرێکی زۆر بکەین لە خواردنە تەبزیرێکی زۆر بکەین لە ئیستیهلاکە بەردەم مەتاعمەکان ببینە بە سەتڵی خواردن و برنج و گەنم و نەو نانی لێکەوتووە بڕۆسەر بەردەم ماڵەکان ببینە بە هەمان شێوە ئەمە وەکو پێتەڵێم ئەبێ لەو بردەی کە لە ئەنجومەنی وەزیران بە شێوەیەکی تەواوی دروستە بێت بیل لەوە بکرێتەوە زۆرترین خەڵک بچێتە سەر ئیش کەمترین داهات سەرف بکرێت کەمترین پارە خەرج بکات و زۆرترین پارە لە ناوخۆ سەرف بکرێت و زۆرترین مستەسمەت لەم بوارەیە ئیش بکات و چیتر ئێمە پژ نەبەستین بە نەود بەڕاستی چونکە نەود نقمەتی بۆ هێناین و دەکرێت لە داهاتووشا ببین بە وڵاتێکە بەرهەمی ناوخۆیمان بۆ وڵاتانی دەوروبەر بنێرین چ بۆ وڵاتانی ئەوروپا بێت چ بۆ وڵاتانی دەوروبەر و چ بۆ عێراقیش بێ ئەم وڵاتی ئێمە لە شەستەکانەوە چاوی لەسەر بۆ شەریکاتی عالەمی هاتووە ئیشی تیا بکە دوایین خاڵم ئەوەیە کە پێویستەکە بە زووترین لە ڕێگەی پێویستەکە لە ڕێگەی قونسڵ و سەفیر و مەکتەبەکانی خارجمانەوە ئێمە هەوڵی ئەوە بین کە بەرهەمی ناوخۆ بە بازار بکەین و بازارێک بۆ بەرهەمی ناوخۆ بدۆزینەوە و فرسەی سناعی زراعی و بەرهێنان لە کەرتی کشت و کاڵا دروست بکەینەوە و چیتر پشت بە نەود نەبەستین بۆی لەم قەیرانە نەجاتمان بێ بە دەرسێک بۆمان کە دوای چەندین دەرسمان لێوە نەگرت ئەمە بکەین بە دەرسێک لە داهاتوە کە تاکە سەرچاوە نەکەینە ئەساسێک بۆ ئابووری وڵات ئێمەش بە هیوان کە لایەنی پەیوەندیدار گوێبیستی وتەکانی بەڕێز ببێتە زۆر سپاس بۆ سەرجەم لە ڕێنماییەکانت زۆر سپاس بۆ ڕزگار حەمەد خدر جێگری بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی سپاسماندومان کردی بەڵێ خۆشەویستان هەر تایبەت بەم تەوەرە و تایبەت بە گرنگی پێدان بە بژانەوەی کەرتی کشت و کاڵی ئێستا پەیامنێرمان حەیدەر ئەحمەد بەشێکی ڕاستەوخۆ لا کفریەوە لەگەڵمان ئامادەیە حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان چین و چۆن گرنگی بە بژانەوەی کەرتی کشت و کاڵی دەدرێت لە شاری کفری بەڵێ چنوور هەموو کاتێکت باش دیارە منەڵێم لە گەرمیانەوە سەڵاو لە هەموو لایەک ئێمە ئێستا لە بەنداوی باوشە سوارین ئەگەر شوێنێک هەبێ بۆ کشت و کاڵ بۆ ئاژەڵداری بۆ گەشتیاری ئەوە دەبێت لە گەرمیانەوە دەست پێ بکەی هەروەها دەمێکە وتراوە کە کشت و کاڵ سامانێکی بەردەوامە ڕەنگە ئەو کێشە و گرفتانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و عێراق و بگەر ڕۆژهەڵاتی ناوڕاستیش ڕوبەڕووی وڵاتان دەبێتەوە ئەوەیە گرنگی بە تاکە سەرچاوە بدرێت بۆیە من لەبەر بوونی بەندا و لەبەر بوونی زەوی و لەبەر بوونی کەشوهەوا و گونجاوەکەیشی کشت و کاڵ باشترین دەرفەتە کەربێت و گرنگی پێدر من نامێت زۆر قسە بکەم لەبەر من پەیامێرم و ڕەنگە کەسانی پسپۆر و شارەزا زیاتر لەو بارەیە قسە بکەم چنوور دەچمە لای زۆر بەڕێز ئەندازیاری کشت و کاڵی ڕەشید بەکر کە پسپۆری بواری کشت و کاڵیە و هەروەها شارەزایە لە بواری چۆنێتی گرنگیدان بە کشت و کاڵ کاک ڕەشید بێتە ئێرە زۆر سپاس دەکەم دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باس لەوە بکەیت چی بکەین چۆن ئەتوانین کشت و کاڵ گرنگی پێ بدەین سەرەتا سوپاس بۆ کەناڵە ڕەنگینەکەی گەلی کورسان بۆ ئەم دەرفەتە و بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە کە لە ئەمڕۆیە پێویستێکی حتمیە بۆ ئەوەی وڵات گرنگی پێبدا بواری کشت و کاڵ فرەڕەهەندە لە هەموو لە قوپۆپێکی لێ ئەبێتەوە کشت و کاڵ لە هەموو جێگەیەک بە بڕبڕەی ئابووری وڵاتدا ئەندێ لە هەر جێگەیەک تاکە سەرچاوەیەکیان هەبێ وەکو سەرچاوی نەوت ئەتوانی بڵێ بژێوی ژیانی وڵات یاخود ئابووری ئەو وڵاتە بەرزی نزمی زۆر بەخوا و نشێوی زۆر بە خۆی وابینە بەڵام ئەگەر چەندین جۆر سەرچاویان هەبێ سەرچاوی ئابووری یەکێ لەوانە کە وەکوتمان بە بڕبڕەی ئابووری وڵاتدانرێ کشت و کاڵە کشت و کاڵ ئەتوانی لە زۆر بوارە پەرەی پێ بدەیت ئەتوانی بیکەیتە سەرچاوەیەک کە هیچی کەمتر نەبێ لە نەوت یاخود ئەتوانی بڵێ زیاتر گرنگترە لە سەرچاوی نەوت بۆ برەودان بە ئابووری وڵات کاک ڕەشید جەنابەت و کۆندازیاری کشت و کاڵی بۆچی ئەم ناوچەیە لەبارە ئایا کشت و کاڵ لە چەند پێکهاتەوە وەکوی باست کرد مەسەرەن تەنها ئێمە خاوەن ئاوین یاخود نەخێر خاوەن چەندین ئەو سامانەنی کە کشت و کاڵ ئەتوانی گەشەی پێ بدەیت بەڵێ بۆ کشت و کاڵ سێشت گرنگە سێ هۆکار هەیە یەک لەوانە خاک هەوا ئاوە لە عێراق بە شێوەیەکی گشتی و کورسان بە تایبەتی تر ئەتوانین بڵێین ناوچەی گەرمیان ئەو سێ فاکتەرەمانە هەیە فراهەمە لە بەردەستایە خاکێکی بەپیتمان هەیە
ئاوێکی باشمان هەیە ئەتوانین کەشۆهاکەشمان بڵین کەشۆهای چواروەرزەی لە کورسانە هەیە سوود ئەتوانین سوودی لێ ببین بۆ بەرهەمێنانی هەموو جۆرە بەربوومە کشتتوکاڵەکان باسمان لە بەنداو کرد ئایا ناتوانانی سێمە بین بەنداوی مەسەرەن دەربەندی خانە وەکو پێویست ئێمە سوودی لێ نابین بەنداوی باوشە سوارە بەنداوی خۆرنەوەزانە هەموو ئەم بەنداوانە پێتوانیە هەیە بەنداو باشە بەڵام ئەگەر بێت و سوود لەم بەنداوانە بین ئەتوانین لە بواری هەلی کاریشا سوودی لێ بینین لە گەرمیانە خۆشببختانە گرنگی باش بە دروستکردی بەنداو دراوە کە ئاگدارین نزیکەی 4 بۆ 5 بەنداو ئەوەی دروست کرا ئەوەی کە لە ژێر دروستکردنایە لە باوەنور و هەتا کۆگاتە کفری و خانەقین کە بەنداوی ئەڵۆنی لێیە ئەم بەنداوانە هۆکارێکی باشن بۆ بەرەوە پێشوونی بواری کشتتوکاڵی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سامانی ماسی لە ڕووی بەراوکردنی چەندین دۆنمزەی بۆ نمونە بەنداوی باوشاسوار ئێستا تەنها لە سنووری کفریە لە دەوروبەری کفریە ئەتوانین بڵێن نزیکەی 1000 دۆنم زەوی بەراو کردووە ئەم 1000 دۆنم زەویە ئەگەر گرنگی پێ بدرێت و بە شێوەیەکی زانستی سوودی لێ ببیندێ ئەتوانی وڵاتێکی وەکو وڵاتێکی کۆیتی پێ بەڕێوە ببێ ئەمە لە کفتیە تەنها ئەم 1000 دۆنمە لە پێش بەنداوی باوەشاسوارایە ئەگەر کۆی گشتی زەوی کشتتوکاڵەکان کە شیاون بۆ کشتتوکاڵ لە گەرمیانە بژمێری نزیکەی 1,475,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە گەرمیانە هەیە لەو 1,475,000 دۆنمە لە کفتیە نزیکەی 500,000 دۆنممان هەیە کە شیاو بۆ کشتتوکاڵ ئەگەر بێت و ئەمە بە شێوەیەکی زانستی سوودی لێ ببین ئەتوانین بێتە داهاتێکی زۆر باش بۆ وڵات بە شێوەیەکی بەرچاو پێشبخە ئەوەنە گرنگی نەداوان و پێویستینە بێ بە نەوتکە ئێساکە بازارەکانی زۆر بەرز و نزمی بەخۆی بینێ کاک ڕەشید من دەمەوێت پرسم کشتتوکاڵ گرنگی کشتتوکاڵ بە بواری ژینگەی چییە؟ بەڵێ وەکو خۆتان ئاگادارن ژینگەی شۆنتمان کشتتوکاڵ لە سێ فاکتەر پێک دێ ژینگەیش ئاو هەوا و خاکە ئەگەر بێت و گرنگی بە کشتتوکاڵ بدەیت دروستکردنی دارستانی لێکەوێتەوە دروستکردنی باغداری لێکەوێتەوە دروستکردنی چەندین پارک و شوێنی گەشتیاری لێکەوێتەوە ئەمانە ئەبنە هۆی ئەوەی کە ژینگە ئەبنە فلتەرێک بۆ خاوێنکردنەوەی ژینگە لەگەڵ ئەوەیشە ئەبنە هۆی ئەوەی کە بۆ گەشت و گوزار سوودێکی باشی لێ ببێتێ کاک ڕەشید دواوتت جەنابەت وەکو هەم بەڕێوەبەری دارستان و پاوانێکفری هەمووکو ئەندازیارێکی کشتتوکاڵی پێشنیارت چییە بۆ حکومەت پێت وانە هەموو فاکتەرەکان هەیە ئیدی ئەوە ئێستا باشترین کاتە لە ئەمڕۆ زووترە ینی ئەمڕۆ حکومەت گرنگی بە کشتتوکاڵ و ئاور جدی لێ بدات و ئەگینا بەرنامە و پلان و ڕەنگە چەندین جارەوە سیمینار و کۆڕش کرابێت دواوتی جەنابەت و ئەندازیاری کشتتوکاڵی بۆ ئەوەی ئەم وڵاتە ببژێتەوە قوتاریشمان بێت لەو کێشە و گرفتانی کە ڕوبەڕوومان دەبێتە بەهۆی دابەزین و بەرزبنەوەی نرخی نەوتە یاخۆتە جۆری لەوانە گرنگترشت کە حکومەت بتوانێت ئیشی لەسەر بکە ئەوەیە ساختکردنەوەی بازاڕی بەربوومە کشتتوکاڵەکانی جوتیارانە چونکە هەموو کارێکە دەستی پێەکەی ئەگەر بێت و سوودێکی مادی لێ نەبینی هیچ کەس ناتوانێت بەردەوام بێ لەسەری بۆ نمونە جوتیارەکان ئەگەر بازارێکی باشیان نەبێ بەرهەمەکانیان تیا ساغ بکەنەوە ناتوانن بەردەوام بن لەسەر کشتتوکاڵکردن یاخود دروستکردنی چەندین بەڕات بۆ خەزمکردنی ئەو بەربوومانەی کە هەیەە و کەی خەنە بازارەوە یاخود دروستکردنی سایلۆ لە زۆربەی شوێنەکانیان لە شوێنە کانی وەکو گەرمیانە تا ئێستا سایلۆیەکی وان نییە کە بتوانێت دانەوێڵە و شتە کشتتوکاڵەکانی جوتیاریانی تیا هەڵبگیرێ و سوودی لێ ببیندێ یان دروستکردنی مەتحەنە کە ئارد لە دانەوێڵە ئەو شتانە دروستەکرێ چەندین پرۆژەی دیکەی هەیە کە حکومەت بێوێ برەو بە بواری کشتتوکاڵ بدا ئەتوانێت سوودی لێ ببینێ ئەتوانێت ئیشی لەسەر بکە ئەتوانێت ئێستاش نەچوە بچێ هێشتا زووە ئەگەر بیانەوێ خۆیان لە حکومەت وڵات لەم قەیرانە کە ئێستا تێککەوتین ڕزگاری بکەین یاخود ئەم قەیرانە سوکتتر بکەنەوە لەسەر شانی خۆیان و لەسەر شانی هاوڵاتیان ئەتوان برای گرنگی زیاتر بە بواری کشتتوکاڵ بدەن ڕەشید بەکەن ئەندازیاری کشتتوکاڵی سوپاس بۆ کۆی زانیارەکانت دیارە هەر ئێستایش کە لە ئەمڕۆ لە گەرمیان دەسەکرێت بە بەرهەمی دانەوێڵە گەنم و جۆ دەستی پێەکرێت درەوەکەی وەرزی درەوە جوتیاران داواکارن کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ پلانێکی هەبێ گەنم و جۆ وەربگرێت و بکاریش بکرێت بۆی پارەی ساڵانی ڕابردوو کە داوێنێتە بە دانەوێڵیان داوەتە حکومەت بکرێتە گیرفانەکانیان و لەگەڵ هاتنی وەرزی هاوینشدا گیرفانەکان گەرم بکاتەوە.
سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کا بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کفریۆ لەگەڵ ماوەی سپاس بۆ تۆ بۆ سەرجەم لە زانیاریەکانە سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشەویستان ئێستاش لە بەشی دووەمی پرۆگرامەکەیە لەگەڵتان بەردەوام بینێش گفتوگۆکردن دەبێت لەسەر مەترسیەکانی کەم تەرخەمی لە خۆپارێزیدا بۆ پێی کە لە ئێستادا قەدەغەی هاتوچۆ یاخود کەرەنتین نەماوە بەشێکی زۆر یاخود دوکان و بازارەکان کراونەتەوانێ هاوڵاتیان ڕوو لە دوکان و بازارەکانەکەن بۆ کڕینی پێداویستیەکانیان کە ئەمەش لە کاتێکدا هێت کە بەشێک لە هاوڵاتیان ڕەنگە بڵێم گرنگی بە خۆپارێزی نادن یاخود ڕێنمایی و ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ ناکەن لە هەمان کاتدا کە لە ئێستادا حکوومەت بەشێک لە فەرمانگەکانی کردوتەوانی و کار ئاسانی بۆ هاوڵاتیان کردو بۆ جێبەجێکردن یا بۆ ڕایکردنی کارەکانیان کە ئەمەش نابێت وابێت کە هاوڵاتیان گرنگی بە خۆپارێزی نەدن قەرەباڵغی دروست بکرێت لە کاتی مامەڵەکانیاندا بۆیە لەم تەوەرەیە گفتوگۆکەین لەسەرەوەی کە چۆن خۆپارێزی بکرێت چۆن خودپارێزی بکرێت بە تایبەتی لە کاتێکدا کە بەشێک لە وڵاتە گەورەکان یاخود بڵێن لە فەڕەنسا و لە وڵاتی چین باس لە ئەوە دەکرێت کە شەپۆلی دووەمی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەدایە ئەخۆ ئەبێت لە هەرێمی کوردستاندا ئێمە شەپۆلی یەکەممان بەڕێک کردبێت وا شەپۆلی دووەم لە ڕێگەیە بۆی کە وەڵامی ئەم پرسیارانە بە وردی وەربگری بە خۆشحاڵی میانداری دکتۆر شۆڕش ئەحمەدمان کردو کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕن لە ئێسک و جمگە و ڕۆماتیزم هەڵبەتە میوانەکەمان پسپۆڕی لە ڕۆماتیزمیشە هەیە ئەگەر کاتە بێت گفتوگویەکیش لەسەر ڕۆماتیزمەکەین کە یەکێکە لەو نەخۆشیانەی بەشێکی زۆری هاوڵاتیان لە تەواوی دنیا و لە کوردستانیشا بۆ دەناڵێن بزانین نوێترین چارەسەر بۆ ڕۆماتیزمە چیە و نیشانەکانی چین دکتۆر شۆڕش سڵاو لێبێ و بەیانیت باش. زۆر سپاس باش. زۆر سپاس دکتۆر لە خۆپارێزیەکە و لە ڤایرۆسی کۆرۆناوە دەست پێ بکەین بزانین نوێترین هەواڵ و زانیاریەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا چیە و ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین و خۆپارێزیەکان یاخود خودپارێزیەکان چی؟ بەڵێ زۆر سپاس. طبعا نۆکو لایەم و لای گاشکرایە و ڤایرۆسی کۆرۆنا کە ڤایرۆسێک بوو توێن بڵێن ئاوتبرێکێک بوو یعنی با بڵێن درمێشی بەربڵاو بوو کە زۆربەی وڵاتانی جیهانی گرتەوە بەداخەوە تا ئێستاش بەردەوامە ئەتوانین بڵێن ئێمە نزیک بوونێتەوە لە کۆتایی شەپۆلی یەکەم و بەرەو وردە بەرەو شەپۆلی دووەم ئەچین چونکە لایەمتان ئاشکرایە کە ڕێژەیەکی زۆر لە بڵێن هاوڵاتیان لە سەرانسەری وڵاتانی جیهانە بەڕاستی بەداخەوە بۆ ئێمە ڤایرۆسە و ژیانیان لەدەسا و تا ئێستا گەشتۆتە نزیکەی 3 ملیۆن لە ئەوانەی کە تووشی ئەم ڤایرۆسە بوون ڕێژەیەکی زۆر خەڵکی ژیانی لەدەساوە بەتایبەتی لە وڵاتانی دەرەوە خۆشبەختانە لە لای خۆمان یعنی ڕێژەیەکی کەم خەڵک بەم ڤایرۆسە گیانە لەدەساوە ئەویش ئەگەڕێتەوە بۆ بەڕاستی یعنی با بڵێن ڕێنماییکردنی ڕێنمایەکان لەلایەن هاوڵاتیانەوە و بۆ لێهاتووی و با بڵێن شارەزایی کارمەندان و پزیشکانی تەندروستی خۆمانەوە کە خۆشبەختانە ڕێژەیەکی کەم لە وڵاتیان بەم ڤایرۆسە کوشندە گیانیان لەدەستداوە ئەوەی کە تاسترین هەواڵەیە بەڕاستی بەپێی ئەو ڕاگەیانداوانەی کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO هەیە ئەوەیە کە ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکە کە هێشتا لە ناو کۆمەڵگەیە ماوە وردە بەرەو ئەوە ئەچین کە بەرەو شەپۆلی دووەم ئەچین و لەم کاتانە وەکو جەنابی شێباسی کرد کە کەرەنتینە نەماوە و خەڵکی چۆتە دەرەوە بەڕاستی مهمترین شت لێرە ئەوەیە کە خەڵکی خۆیان ئاگیان لە خوان یعنی ئەتوانین بڵێن ئەمە ئێمە گەشتوینێتە قۆناغی خودپارێزی یعنی کەسەکان خۆیان پارێزن بۆ نمونە مەسەلەن تۆ چی بۆ بازار تا ئەتوانیت یعنی دوور بوەستە لە خەڵکی زۆر ئاساییە چیتە دوکانێکە هۆشتاکڕی باشتر وایە یعنی ماوەی مەترێ بۆ مەترونیوەک لەگەڵ کابرای دوکانارە هەبێ قەچەکە پارەکەی ئەیتیە و لە دوورەوە دەست ڕاگری یان با بڵێن چیتە شوێنێکەوە هەستێکی قەرەباڵخە مەچوجارەیە لە دەرەوە بوەستە تاکو قەرەباڵخەکە نامێنێ ئەچیت و دوایەوە بەکارهێنانی ماسک دکتۆر تا چەند گرنگە بەڵێ بەسەراحەت یعنی بەکارهێنانی ماسک بەپێی شوێنەکان ئەگۆڕێ مەسەلەن تۆ لە بازارە ئەڕۆی بە شوێنێکی چۆڵە هیچ پێویست ناکە ماسک بەو شوێ ببەستی بەسکە ئەزانیە چیتە شوێنێکەوە شوێنیشی با بڵێن داخراوی قەرەباڵغ داخراویش بێت و قەرەباڵغ بێ پێویست بەوەکە ماسک بەکاربێنی یان مەسەلەن جاڵێ هیوای ئەڵێ لەو کاتێ ماسکم دەست ناکەوێت پاشتیش ئەگەر ماسکت دەست نەکە و پارچێ کلێنێکس دەستە سڕێ یعنی ئیگری بەدەم و لوتەوە ئەمە هەم خۆت ئەپارێزی لە نەخۆشەکە بەڕاستی و هەم چواردەورەکەشت چکە لەوانەیە مەسەلەن لەو کاتە تۆ پشمەیەک بکەی کۆکەیەک بکەی یان ئەو خەڵکانی دەوروبەرێک پشمەیەک کۆکەیەک بکەن تۆ لە هەردوو حاڵەتەکەیە چ بۆ خۆت چ بۆ کەسانی دەوروبەریشم خۆ دەپارێزی و زائیدەن ئەو شتانەی ئەو ڕێنمایە تەندروستیانەی وەکو زوو دەستشتن و
پاکوتەمیزی ئەوانە ئەبێ هەر لەسەری بەردەوام بێن بەڕاستی یعنی چەند شتێک هەیە ئێمە یەکەم بەکارهێنانی ماسکیان بەکارهێنانی هەچ با بڵێن کلینیکسیان هەر شتێکی کە لە کاتی پژمینە ئەوە حاڵەت یەکەمە دووەم ڕەچاوکردنی تەندروستی خۆمان یعنی سێڵ هایجین کەسەکە ئەبێ ئاگەی لە تەندروستی خۆی بێ وەکو جاران سوز و دەسی بشوات یعنی ئەبێ ئەم شتە بێ بە کللتور بەڕاستی لە لای ئێمە کە ڤایرۆسێکی کوشندە هەیە ئەم ڤایرۆس کوشندە ڕاستە خەست و خۆڵەکەی تند و تۆڵەکەی با بڵێن مەترسیەکی وەکو جاران نەماوە بەس لەناو کۆمەڵگەیە ماوە یعنی وەکو جەنابیش ئاگاداری کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەداخەوە لە هەرێمی کوردستان چەند حاڵەتێکی نوێ ڕاگەێنراوە و چەند شوێنێک دەتوانین بڵێن وردە وردە بەرەو ئەوە ئەچێت کە ئەو شوێنانەی کە حاڵەتەکانی تیاداری کراوە یعنی کەرەنتینە بکرێن دووبارەجا لەبەر ئەوە بەڕاستی خەڵکی ئێمە ئەبێت زۆر ئاگای لە خۆی بێ یعنی هیچ ئایبیتیانە تۆچی لە دوکانێک شتەکڕی قیچەکە لە دوورەوە بۆ ئەستا پارەکەی بەرێ و بڵعازێت نەبێ ئەو شتم بەرێ ینی یان وەکووتم ئەگەر زانیت قەرەباڵخە دوکانێکی بچووکە 5 کەس 6 کەسی تیا لە دەرەوە چاوەڕێکە تا ئەوانێنە دەرەوە تۆ بچوو باشە دکتۆر لەسەر بەکارهێنانی ماسکەکە پزیشکەکان ڕای جیاوازیان هەیە هەندێک لە پزیشکەکان دەڵێن ئەو کەسانە پێویستە ماسک بکەن کە توش بوو یاخود هەڵگری ڤایرۆسەکەن ئەو کەسانەی کە توش نەبوون پێویست ناکا ماسکەکە بکەن بەڵام هەندێکی تر لە پزیشکەکان ئەڵێ وا پێویستەکە هەر کەسێک کە ڕۆشتە دەرەوە یا چۆن ئەو قەرەباڵغیەوانێت توش بوو بێ یاخود توش بوو نەبووێ پێویستە ماسکەکە بەستێ وەڵامی دروست بۆ ئەوە چییە؟ طبعا ئەزین چۆنە هەموو شتەکان بەڕاستی توانین بڵین ڕێژەیە نیسبیە یعنی بۆ نمونە ئەگەر کەسێکی توش بوو ماسک ببەستێت کەسە ساغەکان ماسک نەبەسن یعنی ئەتوانین بڵین هەر بە ڕێژەیەک کەسە ساغەکەش احتیمالە تووشی بێ تێگە چۆن یان مەسەلەن ئەگەر کەسە ساغەکە ماسکی بەست بێ کەسە تووشوەکە ماسکی نەبەست بێ بە ڕێژەیەک هینە بێت بەس باشترین حاڵەت ئەوەیە کە هەم نەخۆشەکە ئەوانەی کە نەخۆشیەکەیان هەیە و ئەوانەشی کە ساغن هەردوو لە ماسک ببەستن یعنی بۆی ئێمە زۆرترین پارێزراو بین یعنی باشتر وایە هەردوو لاکە ماسک ببستن و ئەگەر ماسکیش نەبوو وەکووتم ئەتوانی پارچەیە کلێنیکسیان باشێ دەسە سەر لەو کاتانەی مەسەن تۆ بە چاتیشە ئەڕۆیکە سیلێنی ئەتیادی ئەتوانی ماسک نەبەست یعنی تۆ هیچ کۆنتاکتێکی نابێ هیچ بەرکەوتنێکی نابێ لەگەڵ کەسە بەس کە تۆ چیتە شوێنێک وەکو پێم وتی قەرەباڵخە مەسەلەن لە ناو شوێنێکە داخراوە ئەتیادی ئەتوانی پارچە کلێنیکس بەدەم و دووتەوە بگرین یان ماسکێک ببەستیت بەڵێ دکتۆر لە ڕووی دۆزینەوەی ڤاکسینەوانێ گەیشتونەتە چی ئێستا وڵاتە پێشکەوتەکان یاخود بڵێن ئەو وڵاتانەی کە لایانی پزیشکیان پێشکەوتووە گەیشتونەتە چه ئاستێک و دۆزینەوەی ڤاکسینێک چەندی پێویستەکە بەڕاستی یعنی ئەوەی کە لەسەر ئەم ڤایرۆسە زانداوە یعنی بێجگە لە ڕەهەندە زانستێکی بێجگە لە ڕەهەندە تەندروستێکی کە بەداخەوە چەندین هاوڵاتی لە سەرانسەری جیهانە لە دەستداوە بێجگە لە ڕەهەندە ئابوووریەکەی و جەناب ئاگالەیە یعنی زۆربەی وڵاتان ئەناڵێنن بە دەستکاری گەر ئابوووریەکانی ئەم ڤایرۆسە کوشندەوە ڕەهەندی سیاسیشی هەیە تا ئێستا وەکو جەناب ئاگالەیە مەسەلەن وڵاتی ئەمریکا وڵاتی چین تۆمەتبارەکە بەوەی کە زانیاری دروست نایە لەبارەی ئەم ڤایرۆسەوە جا خۆی مەسەلەن دۆزینەوەی ڤاکسینیش یعنی ئەتوانین بڵێن بەنزیکی ساڵێکی ئەوێ لە حاڵەتی ئاساییە بۆ ڤایرۆسێکی کوشندەی وەکو ڤایرۆسی کۆڕۆنا و بەداخشەوە ئەتوانین بڵێن تا ئێستا وڵاتە جلێزەکانێکی تری تاوانبارەکەن بە شاردنەوەی زانیاریەکان لە یەکتری ئەتوانم بڵێن لە ساڵ زیاتریشی ئەوێ چونکە ڤاکسین ئەتوانین بڵێن دوو جۆری هەیە جۆریشانەوەیە کە ڤایرۆسەکە بە مردووی یعنی ئەیرێ لە کەسانی احتیاتی طبعا ڤاکسین ئەیرێ لە کۆمەڵگە ئەیرێ لە کەسی ئاسایی بۆی تووشی نەخۆشەکە نەبی کەواتە ڤاکسین کاتێک بەکاردەهێنێ پێش ئەوەی کە تووشی ڤایرۆسەکە بێ نەک ئەوەی کە توش و بێت وەکو چارەسەر بەکاربهێنێ یعنی بۆ نمونە ئێستا ئەمە مناڵ ئەوەی کە کوتانی BCG بۆ ئەکرێەوەی کە پێڵەن کوتانی سەرشان یعنی ئەو کوتانێکە دژی نەخۆشی سیل یعنی مناڵەکە لە دایکە بێ دەرزی بۆ ئەکەن یعنی کوتانی BCG بۆ ئەکەن کوتانی سەرشانی بۆکەن بۆی کەسەکە تووشی ئەو ڤایرۆسە نەبێ بەڕاستی جا ئەوکو پێم وتیانەوە تا ڤایرۆسەکە بە مردووی ئەیرێ لە نەخۆشەکە یان ئەوە تا ڤایرۆسەکە لاواز ئەکرێ ئەمە بۆ چییە کە ئەیرێ لە نەخۆشەکە ئەو کاتە سیستەمی بەرگری ئێمە ئەو ڤایرۆس ئەناسێتەوە خۆی بۆ حازرەکە سەربازەکانی جوندەکانی ئەنێرێت ئەڵێ لاینە دروستەکە یعنی با بڵین هێڵێک دروستەکە کە خوانەخواستە ئەگەر کەسەکە تووشی ڤایرۆسەکەش بوو یان هیچ هینێکی نابێ یان هیچ حاڵەتێکی ترسناکی ڕوونایە لە کەسەکە یان بە سوکی نەخۆشیەکە ئەگرێ بەڕاستی یعنی ئەمە هەدەف یان با بڵین ئامانجی ڤاکسینە بۆ ئەوەی کەسەکە بە سوکی یان هەر حەز بە علامەتەکانی ناکە وەگەر گرتیشی ڕێژەی مردن زۆر کەم بێتەوە
زۆر باشە دکتۆر ئەم ڤایرۆسی کۆرۆنا ئەگەری هەیە بێتە پەتایەکی وەرزی و ساڵانە هەڵباتەوە بەڵێ بە پێی توژینەوەکان ئەوەی کە تا ئێستا هەر بەردەوام ئەکری و ئەکرێتەوە زۆربەی ڕێکان لەگەڵ ئەوان بەڵێ ئەم ڤایرۆسە وەکو ڤایرۆسی ئینفلۆنزاوەی کە هەڵامەت و ئانەی خۆمان ئەیگرین هەیە لە ساڵێکە 2 جار 3 جار ئەیگری هەیە زیاتر هەیە بە قورسی ئەیگری بە سوشی بەرەو ئەوە ئەڕوا کە ببێ بە ڤایرۆسێکی وەرزی بەس وەکو وتم يعني بم بهذه استينا بلا وزائدا او كتو فاكسينك دورجر يعني ترسنا به اگر بيش يجري او كاتنا خوشك بشويكي سوكري زۆر باشە دەستە كان خوش بە دکتۆر سپاس بۆ جەمڕێن مایەکانت دکتۆر ئێستا ئەگەر بچینە سەر بابەتی ڕۆماتیزمە بۆ پێی سپۆرەکەی بەڕێزیش لەو بوارەتایە ڕۆماتیزمە چییە وەکو ناساندنێک سەرەتا ڕۆماتیزمە بریتیە لە هەوکردنی درێژخایەنی جومگە و شانەکانی دەوری جومگە بۆ نمونە ئەگەر ئێستا ئێمە ئەژنۆ وەرگرین یعنی ڕۆماتیزمە بریتیە لە هەوکردنی ئەو پەردەی کە لە ناو جومگەی ئەژنۆ هەیە و کەسەکە هەز بە ئازار ئاوسان ڕقبوون نەتوانینی جوڵانی جومگەکەکات باشە نیشانەکانی چین دکتۆر چۆن کەسێک ئەگەر لە ماڵەوە بەبێ پشکنینی لای دکتۆر چۆن بزانێت کەم کەسە خۆی ڕۆماتیزمێتی هیچ نیشانەیەکی دیارەکە بەچاو ببینێ هەستی پێ بکرێ کەسەکە خۆی هەستی پێ بکات بەڵێ چەند نیشانێکی یعنی کەسەکە هەستەکە وردە ئەو جومگەی قورسە بێ بۆ نمونە جومگەی ئەژنۆ بەیان جومگی دەستی بێ ئەمە یەک دوو بەیانیان کە هەڵەسێ لە خەو ئەڵێ دکتۆر هەستەکەم کە گیانم ڕق بووە یعنی ناتوان بیجوڵن یعنی تۆ بەیانی کە هەستاوی لە خەو 6 ساعات بە ئیسراحەت خەوتویت ئەبێ گیانی نەشید بێت چالاک بیت یعنی ئیسراحەتی کردی ئەڵێ دکتۆر جومگەکانم ڕق بووە اینجا ئەڵێ هەستەکەم لە چەو جارانە ئاوساوە یعنی جاران مثلا عڵقەکە ئەچوە ناو دەستمەوە ئێستا بە ناڕەحەت ئەچێ وانیان اینجا ئازاری هەیە کەسەکە ئازاری ڕۆماتیزمە بەس لە جومگەکانە هەیە بەڵێ وەکوتم ڕۆماتیزمە لە یعنی چەند جۆرێکی زۆری هەیە بەڕاستی ئەوە بەس زۆرترین یعنی بڵێن لە جومگەکانە چونکە ئەمە تووشی پەردەی جومگەکان ئەبێت هەنێک کەس هەیە ڕۆماتیزمی پێستی هەیە وەکە پێڵێن گورگە سوورە یعنی بەس سەر گۆنای ئەوانەی سوورە بێتەوە ناودەمی برینەکە جیاوازە لە ئەگزیما بەڵێ جیاوازە هەیە هەنێک کەس هەیە پێستی ڕقەوە یعنی وەکو دەستکەشێکی ئێستا لە دەستی منە یعنی ناتوانانی ئەوە پێستەکەی بگری ئەو پێوترێ سکلێرۆدێما یعنی بە تەختەبوون یان ڕقبوونی پێست لە ئەنجامی ڕۆماتیزمەوە باش نیشانەکانی تر هیچ نیشانێکی تری هەیە بێجگە لەم نیشانە نەخۆشەکە زۆر جار هەستەکە تای هەیە گیانی قورسە ینی ئارەزوی خواردنی نامێنێ کێشی وردە بەرەو لاوازبوون ئەچێ وەکوتم ئەو نیشانانێکی هەنێجار لە پێستیان لە چاویان لە با بڵێن لە هەنێک کەس هەیە بەداخەوە تووشی یان ڕۆماتیزمەکە لە سیەکانی لە گورچیلەی ئەوانەش هەیە هیچ هۆکارێکی هەیە دکتۆریا خۆت هۆکارەکەی ناگڵی نەزانراوە بەڕاستی ئەوەی کە زانراوە هۆکاری سەرشی ڕۆماتیزم یعنی پێ ئەوترێ ئۆتۆ ئیمون دیزیز یعنی هۆکارێکە کە کەسەکە مەناعی یعنی بڵێن سیستەمی بەرگری کەسەکە تێک ئەچێ چۆن تێگەچێ یعنی سیستەمی بەرگری ئەو کەسە ئەچێ دژەتەن دروست ئەکا لە دژی خانەکانی خۆی یعنی وەکو وایە تۆ لە ماڵەوە دایک و باوکی خۆت کە بچیتە ماڵە نەوناستنەوە یعنی بڵێن تۆ هی ماڵێکی تری مشکلەکە ئەوەیە شەڕ لەگەڵاکەن یعنی خانەکانی خۆت یە شەڕ لەگەڵ خانەکانی خۆتە ئاکات بۆ لەبەر ئەوەی سیستەمی بەرگریەکە تێک چووە ئەمە چێن هۆکارێکی هەیە بەڵێ هەیەتی هۆکاری ویراسی هەیە هۆکاری بۆ ماوەی هەنێ هۆکاری با بڵێن دەوروبەریش هەیە بەڵێ تەمان هەنێک کەسەیە بە سەرما بە تەڕی بە هەنێ جۆری خواردن ئەم حاڵەتی بۆ دروست ئەبێت و تووشی ڕۆماتیزمە ئەبێت لە کام ڕەگەزا زیاترە لە خانمان یاخود لە پیاوانە بەداغەوە ڕۆماتیزمە زۆربەی لە ئافرەتانە زیاترە بۆچی وەڵڵاهی چەند هۆکاریشەیە لە هۆکارەکانی وەیە ئەڵێن بەهۆی تەسیراتی بەهۆی کاریگەری هۆرمۆناتەوە ئەبێ لە خانمانە زیاترە باشە ژینگە ناخۆش بوو شۆک بووین دکتۆر ژینگە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕۆماتیزمە هیچ ڕۆڵێکی هەیە بەڵێ ژینگە بەڕاستی وەکو باسم کرد یعنی یەکێ لە هۆکارەکان مەسەلەن تەڕوتوشی یعنی با بڵێن ئەو شوێنی کە شێدارن ئەو شوێنانی کە شێدارن زیاتر کەسەکە هەست بە ئازاری ڕۆماتیزمە ئاکات یعنی و زۆر جارش دەرکەوتووە کەسەکە یعنی جومگەکەی حەز بە ئاوسان و هینەکات ئەس بە ئاوسان و ئازار و ڕقبوونەوانەیەکە یەکسەر هەستی ئەستەکە کاڵێ بۆ نمونە بەیانی جەوەکە بەرەو ئەوە ئەڕوەکە سارد بێ یعنی پێشبینیان هەیە جار ڕاستە یعنی کەسەکە دانیشتووە لە ماڵەوە دوسێ ڕۆژ پێش ئەوە هیچ مشکلینەوە بەس وردە ئازار و جومگەکەی کە هەستی بە گۆڕان کرد هەستی بە ئازار و بە ڕقبوون کرد هەستەکە کە جەو لە گۆڕانەیە یعنی ئەو پێشبینیشان هەیە باشە دکتۆر هەموو ئەم نیشانانەی کە باست کرد پێشتر
لە تەمەنی گەورەیە خود لە مناڵی شاهر هەمانیشانەی هەیە خود بڵێ مناڵان تووشی ڕۆماتیزم بەڵێ بەداخە مناڵانیش توش ڕۆماتیزمە ئەبنەوە پێوتێ جوڤینال ایدیۆپاتیک ئارترایتس یعنی ئەوکردنی درێژخایانی مناڵانیش تووشە بن بەداخەوە تووشە بن چارەسەرەکانی چی نوێترین چارەسەر بۆ ڕۆماتیزمە چییە؟ بەڵێ بەڕاستی ئەوەی کە دۆزراوەتەوە ئێستا زۆر ینی پێشتر چەند جۆرێکی دەرمان هەبوو دەرمانی ئازارشکێن و دەرمانی ستیرۆید و دەرمانی دژە هەوکردنی ڕۆماتیزمی ئەوانە بەڕاستی ئێستا دەرمانی تازەتریش دۆزراوەتەوە و دەرمانی بایۆلۆجی پێ ئەڵێن بەس بەڕاستی هەنێک کەسمان هەیە لەگەڵ ڕۆماتیزمەکە مشکلیان ئەوەیە کە تووشی سوانیان بە بڵین سەوفانی جومگەشە بن بە تایبەتی لە تەمەنی ینی بڵێن لە تەمەنی دوای 45 و 50 ئەوانە ئەوەی کە ئێستا بۆ سەوفانی جومگەیان بە بڵێن بۆ سوانی جومگە دۆزراوەتەوە تازەترین جۆری چارەسەر بریتە لە دەرزی پلازما بەڕاستی ئەم دەرزی پلازمایە حەزەکەم ڕوونکردنەوەی بم کە دەرزیەکە یعنی لە خوێنی نەخۆشەکە وەرئەگیرێت یعنی هەر نەخۆشەکە خۆی خوێنی لێ وەرئەگیرێت چەند سیسیشی خوێنی لێ وەرئەگیرێت دو ئەوە کە خوێنەکەی لێ وەرگیرە ئێمەکەینە جیازی تایبەتمەندەوە خوێنەکەی ئەپاڵێورێت و مادەیەک دەرئەهێنرێت پێی ئەوژێت PRP یان با بڵین پلازماکەی لێجێ ئەکەن لەو پلازماکە شەمادێشی تیا کە پێوچێ خەپلەکانی خوێن ئەم خەپلانی خوێنە چی ئەکەن خۆشببختانە دەرکەوتووە ئەمە لە توێژینەوەی تازای دەرکەوتووە کە لەناو خەپلەکانی خوێنە مادێشی تیاکە ئەم مادەیە یارمەتی چاکبوونەوەی کڕکراگەی ناو جومگەیە کەسەکە بۆ نمونە هەستەکات یعنی چەندین ساڵە ڕۆماینی سوانی جومگەی هەیە ئەم سوانی جومگە یعنی بەتایبەتی لە ئەژنۆیە بەتایبەتی لە ئەژنۆیە یعنی تر ئازارێکی زۆری هەیە ناتوانێت بڕوا قاچیا وسێ ڕقەبێت ئەم PRPیان با بڵێن ئەم پلازمایەکەیکیتە ناو جومگەکەوە ئەو خانانەی کە خوراون لە ناو جومگەکە یارمەتی دروستبوونەوەی خانەکان هەیە یعنی بەڕاستی پلازما چارەسەریە یعنی با بڵێن ڕێگەیەکی چارەسەریە نەک ئازارشکێنێکی کاتی بێ یعنی من نەخۆش هەیە بۆ چارەسەرێکی هەمیشەیە بەڵێ نەخۆش هەیە پلازما من بۆ کردووە زۆر ینی خۆشببختانە بەڕاستی هاتوۆتەوە دوای ساڵێک دوای ساڵ و نیوێ توتی ئەو ئازارم جارانم نەماوە دو ئەوەی کە ئێمە ئەشعامان بۆ گرتوەوە بینیمانە خانەکانی یان با بڵێن ئەو کڕکراگەی کە لە نێوان ئێسکەکانە هەیە بەرەو باشبوون چووە بەرەو باشبوون چوە بەرەو دروستبوونەوە چووە تەوان ئەمەش احتیمال دەکاتە تا زووتر بکرێت باشترە کە سوانی جومگەیان بە بڵێن کە خەڵک پێ ئەوترێت سەوفان چوار قۆناغی هەیە قۆناغی یەکەم و دووەم ئەگەر کەسەکە لەو دوو قۆناغا لە قۆناغی یەکەم و دووەم بیکە دوایین بڵێن بە یەک جار یان بە دوو جار دەرسی پلازما چارەسەرێکی باشی بۆ ئەبێ بەڵام لە قۆناغەکانی ترا مەسەلەن نەخۆشەکە هاتووە تەواو کڕکراگەی نەماوە یعنی هەردوو ئەسکەکەی چوتە سەریەک و ئازارێکی زۆری هەیە بەڕاستی لەو کاتە یعنی بەڕێژەیەشی کەمیان سوود لە دەرزی پلازما وەرەگرن. باشە دکتۆر ئەم پلازمای خەنی کە بەڕێزت باسی کرد بۆ ئەژنۆ یا بڵێ پلازمای ئەژنۆکەوا ناسێنراوە جیاوازی چێ لەگەڵ پلازمای پێست یاخودە پلازمایی کە بۆ پێستی سەر بەکارەهێنرێ؟ بەڵێ طبعا یەکەم جیاوازیەکەی مەسەلەن ئەوەی پلازمای پێست و پلازمای سەر کە ئەکرێ ئەوە لەلایەن پزیشکی پسپۆڕی پێستەوە کرێ ئەمەی پلازمای ئەژنۆ لەلایەن ئەومانان پزیشکی پسپۆڕی ئێسک و جومگە و ڕۆماتیزمەوە ئەکرێ دووهەم لە ڕووی تەرکیبەکەوە لە ڕووی پێکاتی با بڵێن پلازماکەوە جیاوازی هەیە ئێمە ئەو پلازمایی کە بۆ ئەژنۆ بەکارێنین بەڕاستی ئەبێ خەپلەکانی خوێنی بە ڕێژەی نزیکی 5 ئەوەنە لە خەپلەکانی خوێن زیاتر بێت یعنی ڕێژێکی زۆر بێ دووهەم وەکوتم ئەوانەی کە پلازمایی جومگەی ئەژنۆ ئەکەن ئەبێ هەڵبسەنگێنرێن لەلایەن پزیشکی پسپۆڕی ئێسک و جومگەوە بزانین ئایا قۆناغی نەخۆشیەکەی چەنە چونکە من نەخۆش هاتووە و توێتی دکتۆر ئەمە پلازمای ئەژنۆ بکەم من وتومە داوای کە هەڵمەسەنگان و فەحسوشتمان بۆ کردو دەرکەوتووە کە ئەمە قۆناغی کۆتایی نەخۆشیەکەی بەڕاستی ئیسپادەی لێ ناکات سوودی لێ وەردانگرێت لەبەر ئەو بۆی ناکرێت وا پێویستەکە لە قۆناغی یەکەم و دووەم بە چەند جەرسە دکتۆر چارەسەرێکی گونجاو یاخود چارەسەرێکی هەمیشەی دەستەکەوێت؟ بەڵێ بەڕاستی لە قۆناغی یەکەم و دووەمی نەخۆشی سەوفانە ئەتوانین بڵێن بە ئەو پەڕی ئەتوانین بڵێن بە دوو دەرزی ئەتوانین بڵێن نەخۆشەکە ئیسپادەی لێ وەرەگرێت بەس لە قۆناغی چوارەم و ئەوانە بەڕاستی کاتێکە نەخۆشەکە تەواو ئێسکەکانی جوود بوو لە سەرێک و کڕکراگەیتیانەما بوو نەخۆشەکە یعنی ئیسپادەی لێ ناکات مەگەر هەر زۆر خۆی حاکات و هین بێت
دەستەکانە خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ ڕێنماییەکانە زۆر سپاس بۆ دکتۆر شۆڕژ ئەحمەد پزیشکی پسپۆر لە ئێسک و جومگە و ڕۆماتیزم سپاسماندومان کردی بەڵێ خۆشەویستان ئێستا شەچینە لای پامنێرمان هونەر ڕەسوڵ بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ هونەر سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان چین لە شاری ڕانیەوە بە ئێمە و بە بینەرانی گوازیتەوە. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان سەرتا چنوور دەمەوێت لێبەوە دەست پێ بکەم بە خۆشحاڵیەوە هەرم دوو حاڵەتی کە لە ڕابردوو لە سنووریدانی ڕاپەڕین نەخۆشی کۆرۆنا تۆمار کرا خۆشحاڵیەوە هیچ حاڵەتێکی تر لە دەڤەری ڕاپەڕین تۆمار نەکراوە ئەم دوو هاوڵاتی بەڕێزەشی کە هەڵگری ڤایرۆسەکە بوون دوای پشکنین و چاودێری لەژێر ڕێنمایی پزیشکی ومانەوەیان لە شوێنی تایبەت و دوور لە قەرەباڵغی دوای وەرگرتنی چارەسەر بە خۆشحاڵیەوە گەڕێنرانەوە ماڵەکانی خۆیان ڕۆژانە سامپڵی جیاجیا لە هاوڵاتیان لە سنووری ئیداری ڕاپەڕین وەردەگیرێت بە تایبەتتریش ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی وڵات گەڕاونەوە لە وڵاتانی ئەوروپی گەڕاونەتەوە سامپڵیان لێ وەردەگیرێت و دواتر ئەنجامەکەیان پێڕادەگەێنێت بە خۆشحاڵیەوە لە دەڤەری ڕاپەڕین تاوەکو ئێستا هیچ حاڵەتێکی تر تۆمار نەکراوە. لە ڕاستیدا لەلایەن بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین و بەڕێبەراتی خۆپاراستنی ڕاپەڕین بە شێوی بەردەوام ڕێنمایی بە هاوڵاتیانی سنووری ئیداری ڕاپەڕین دەدرێت ئەگەرچی بەشیشی هاوڵاتیان ڕەنگە تا ئاسێکی زۆر باش پابند نەبن بۆ پێی کە ئێستا مانگی پیرۆزی ڕەمەزانەوە هاوڵاتیان ڕۆژانە بە تایبەت لە دوای نیۆڕۆیان بۆ پڕکردنەوەی پێداویستەکانیان دێنە دەرەوە قەرەباڵغێکی زۆر لە ناو بازاردا دروست دەبێت و کەمترینەوە هاوڵاتیان لە ڕاستیدا پابندی ڕێنمایەکانن ئەگەرچی بە شێوەی بەردەوام هەوڵ دەدرێت و ڕێنمایی پێویست بە هاوڵاتیان دەدرێت کە پێویستە پابندی ڕێنمایەکان من تاوەکو ئەوەی کە لە دەڤەری ڕاپەڕین ئەم نەخۆشیێت تا ئێستا کۆنتترۆل کراوە هەر بەم جۆرە بمێنێتەوە ئیدارەی ناوچەکەش لە چاوەڕوانی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستاندا تاوەکو ڕێکارەکان دواتر چ گۆڕانکاریەکیان بەسەردادێ لە ئێستادا چونکە جگەلەوەی کە دەوامی حکوومەت وەکو سەرتاسەری هەرێمی کوردستان نی ئەگەرنا بەشیشی زۆری بازار و شوێنە گشتەکان لە سنووری ئیداری ڕاپەڕیندا کراونەتەوە و ڕۆژانە هاوڵاتیان خۆیان سەردان دەکەن و پێداویستەکانی خۆیان پڕ دەکەنەوە ئەم قەرەباڵغی و جەنجاڵی کە لە ناو بازاردا هەیە بێگومان جگەلەوەی کە لە ڕووی تەندروستیەوە لە ژێر ڕێنمایی لیژنەکانی تەندروستی و خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕیندا لە هەمان کاتیشدا لە ژێر چاودێری لیژنەکانی قایمقامەتی قەزای ڕانی و پشدەریشدا لە سنووری ئیداری ڕاپەڕین لیژنەکان بە لە چەند کاتی جیاوازدا هەوڵ دەدەن کە کۆنتترۆلی بازار و شوێنە گشتەکان بکەن یعنی بە ئاراسەیەک خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایی تەندروستی لە ناو بازاردا هەوڵ دەدا و لایەکتری لیژنەکانی قایمقامەت بۆ ئاراسەیەدا کار دەکەن کە ڕێگە لە گرانفرۆشی بگرن و ڕێگە بۆ هاوڵاتیان نەدەن کە ئەم قۆناغیان ئەم مانگە پیرۆزە بە دەرفەت بزانن بۆ گرانفرۆشی و ساکردنەوەی بەشێکی زۆری ئەم پێداویستی و کەلوپەلانە بەتایبەتر لە چەند هەفتەی ڕابردوودا لە بەشێکی زۆری هاوڵاتیان کە لە ماڵەکانیاندا بوونا ڕەنگە پێویستیشی زۆریان هەبێت لە ناو بازاردا بۆیە چاودێری زۆر وردەکرێ و هەر هاوڵاتی و هەر کەسێک کە کەلوپەل و پێداویستێک بۆ ڕۆژانەی خۆی دەکرێت گەزانی گرانفرۆشی تێدا هەیە چەند جارێک لەلایەن لیژنەکانی قایمقامەتەوە ڕاگەندراوەکە پێویستە پەیوەندیان پێوە بکات و ئەوان بڕیاریان داوە کە ئیجراعاتی زۆر تون دەکەن جگە لەوەی کە بە ڕۆژ لە هەموو شوێنێک ئەوانە دەگەڕن لە شەویش بە هەمان شێوە ئەم قەرەباڵغی و ئەینەی کە هەیە هەوڵ دەدەن بە هەموو شۆزێک کۆنتترۆل بکرێ و ڕێگە نەدەن کە کەسانێک گرانفرۆشی بکەن لە ڕاستیدا چنوور بابەتێکی تر هەیە بۆ دەڤەری ڕاپەڕین لە کاتی تری ئاساییدا لە شەوانی ینی سەرجەمی وەرز و کاتەکانی تردا بازاری ڕانیە بازارێکی خامۆشە بەڵام لە پانزەی هەموو ڕەمەزانێکەوە تاوەکو کۆتایی ینی هەموو قەرەباڵغە دەکەوێتە شەوانی ڕەمەزانەوە ئەمە کەمێک گرفتی زۆر ڕەنگە بۆ داهاتوو دروست بکات چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێبەراتی ینی هەتا لەسەر ئاسی ناوخۆیی بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین داوا لە هاوڵاتیان دەکات کە قەرەباڵغی دروست نەکەن بەڵام ئەمەی کە لە دوای پانزەی مانگەوە بە ڕەچاوکردنی ساڵانی ڕابردوو لە سنووری ئیداری ڕاپەڕین ڕوودا بێگومان گرفتێکی زۆر بۆ سنوورەکە دروست دەکات و داواش دەکرێت کە لە ئیدارەی ناوچەکە ینی هەوڵ بدا و ڕێکارێکی پێویست بۆمە بگرێتەوە لانی کەمی ئەم ساڵ بە شێوازێک بێت کە وەکو ساڵانی تر ئەم قەرەباڵغێ لە سنووری ئیداری ڕاپەڕین دروست دەبێت دو هەمین شت کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەوەیە ئەم نەخۆشخانەی کە تایبەت بوو بە نەخۆشی کۆرۆنا لە ناحیەی چوارپەڕە لە سنووری قەزای ڕانیە کارکردن تایدا بەردەوامە ئەگەرچی هێشتا هەموو کارەکانی
تەواو نەبووە بەڵام ئەمەش دیاری سەرمایهداران و بازرگانانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بوو بۆ هاوڵاتیانی شارەکە ئەگەرچی هێشتا کارەکە بە تەواوەتی سەرجەمی کارەکانی تەواو نەبووە نەخۆشخانەکە بەڵام نەخۆشیەکە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە خۆشحاڵیەوە تا ئاسێکی زۆر باش کۆنتڕۆڵ کراوە و دەکرێت دواتر ئەم نەخۆشخانەیە ئەوەی کە بەرنامەی تەندروستی ڕاپەڕینە بۆ بەشێکی تر ناوەندێکی تری چارەسەرکردن لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تەرخان بکرێ و دەگەڕێم وەلایەوە. پەیامنێرمان هونەر ڕەسوول کابەشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان لە شاری ڕانیەوە دەگەڕێنەوە سلێمانی و دەچینە لای پەیامنێرمان گۆران سەینووری کە لەسەر بەردەوامی هەوڵەکانی تەندروستی بۆ ڕێگریکردن لە ڤایرۆسی کۆرۆنا بۆمان دەدوێت. گۆران سڵاو لێبێ و بەیانیت باش ئەو ڕێگریانی یاخود ئەو هەوڵانەی تیمە تەندروستیەکان چین بە ئێمە بە بینەرانی بڵیت. بەڵێ چنوور بەیانی ئێوە بەیانی بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەمولایەک دیار هەمومان دەزانین لە سەروبەندی یاخود لە ساتەوەختی ڕاگەاندنی یەکەمین حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 لە هەرێمی کوردستان و پێشووتری شوەکە ئامادەکاری یەکەممان دەزانین کەرتی تەندروستی یەکێک بۆ لەو کەرتانی کە لە هێڵی پێشەوەی مەترسیەکاندا بۆ شان بەشانی کەرت و لایەنە پەیوەندیدارەکانی تر شان بەشانی جیهەتەکانی تر وەک دەستگا ئەمنیەکان وەک ئەو لایەنە پەیوەندیدارانی تر وەکو قایمقامێت و لیژناو بەشەکان کەرتی تەندروستی هەمیشە ڕۆڵی گرنگیانە بۆ ڕۆڵی بەرچاویان هەبووە واتە بوون بە لەمپەرێک لە بەردەم ئەو مەترسیەی کە وەکو پەتایەکی جیهانی وەکو پەتایەکی کوشندەی جیهانی ئێستا مامەڵەی لەگەڵدا دەکرێت. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان بە هەوڵەکانی کەرتی تەندروستی لایەنی تەندروستی و ئەو کات جیهەتەکانی تریش هەردوو لا پێکەوە توانیان لەمپەڕێکی گەورە ببن بە قەڵغانێکی گەورە لە بەردەم تەشەنە نەسەندنی یاخود زیاتر توش نەبوونی هاوڵاتیان بەو پەتاکوشندەیە ئەوە کەرتی تەندروستی بوو کە ڕۆژگاری ئاسایی کردەوە ژیانی ئاسایی کردەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانیدا کە ئێستا ئەبینین ڕاستە تا ئەم دەقەیە قەدەغەکردنی هاتوچۆ ماوە ڕێوشوێنەکان هەرماون و مەترسیەکانی شەرماون لەسەر هاوڵاتیان بەڵام ئەوە ڕۆڵ و شەونخونی و ماندووبوونی کارمەندانی تەندروستی بوو کە ژیانی ئاسایی کردەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا و ئێستاش خۆنەویستانە شەو ڕۆژیان خسۆتە سەر یەک بۆ ئەوەی کە ژیان ئاسایی بێتەوە ڕاستە مەترسیەکان هەرماون و ئێستا لە قۆناغی پابەندبوون داین بەڵام لێرە و لەوێ دەبینین حاڵەتی نوێ تۆمارەکرێ کەسی توش بوو تۆمارەکرێ کەسی نوێ بەو ڤایرۆسە بەردەکەوێت ئەمانە هەمووی مەترسین هەرماون مەترسیەکان ئەوەی لەسەر هاوڵاتیانیشە پابەندبوونە هەموو ئەمانە دەچێتە چوارچێوەی هەوڵ و ماندووبوونەکانی کەرتی تەندروستیەوە. من بۆ ئەو مەبەستە بزانین پلانی نوێ بەرنامەی نوێیان یاخود کار و چالاکییان لە ڕۆژانی ڕابردوودا لە ڕۆژانی پڕمەترسی ڤایرۆسی کۆرۆنادا چی بووە دەچمە لای هاوژین عوسمان سەرۆکی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتە و بزانی کەرتی تەندروستی ئێستاکە لە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڤایرۆسەدا دەکەن و پلانیان چییە بەرنمەیان چیەوە بەرنامە و پلانی نوێیان چییە بۆ ڕۆژگاری ئەمڕۆ. ئێستا دەچینە لای کاکاوژین ئەگە بچیتە بەردەمایکی گەلی کوردستان سڵاو لێبێ و بەیانی باش ماندوو نەبن بەرنامەتان چییە کەرتی تەندروستی چۆن خۆی ئامادە کرد بۆ ئەو بەڵاکوشندەیە بۆ ئەو ڤایرۆسە مەترسیدارە بەرنامەتان چییە کارتان چییە ئەتانەوێت چیتر بکەن بۆ ئەوەی لێرەوە دڵنیایی زیاتر من بە هاوڵاتیان فەرموو. سەرەتا سوپاس بۆ بەڕێزت و بەیانی بەڕێست و بەیانی بینەرانی گەلی کوردستان باش. ئێمە وەکو کارمەندانی تەندروستی وەکو پیشەکانی تری ناوناوەندی تەندروستی هەر لە سەرەتای هاتنی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بۆ ناوچەکەی ئێمە هەرزوو لەگەڵ دەستگا تەندروستیەکان لەگەڵ بەڕێوەبرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبرایەتی گشتیەکانی تریش هەماهەنگیمان کرد دەیان تیممان پێکهێنا چ تیم بۆ ناو نەخۆشخانەکان چ تیم بۆ ترێسین وەرگرتنی سواب چ تیم بۆ ئینفێکشن کۆنتڕۆڵ چ تیم بۆ وەڵامدانەوەی خێرا بۆ کەرەنتینەکان بۆ ئەو شوێنانەی کە ڕەشی دەرمانی تێدا دەکرێت هەرزوو هەماهەنگیمان کرد وەکو یەک تیم بەیەکەوە لە کاتی خۆیدا ڕوبەڕووی هاتنە پێشەوەی ئەم پەتایەمان کرد. ئەوە بوو لە کاتێکا کە نزیکەی 13,000 هاوڵاتی لە ئێران گەڕانەوە بۆ شاری سلێمانی و دەوروبەری و چەندین کەس لە وڵاتانی ترگەڕایەوە کە ژمارەیەکیان هەڵگری پەتاکە بوون. ئێمە بە هاوکاری هەموو لایەنە پەیوەندیدارەکان توانیمان تا ڕادەیەکی باش کۆنتڕۆلی وەزعەکە بکەین و کە ئێسش دەبینن
تا ڕادەیەکی باش دەستگا تەندروستیەکان سەیتریان بەسەر بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کردووە. واتوانم بڵم ئێستا لە بارێکی جێگیردین حاڵەتەکان لە کەمبوونەوەدان و کارمەندانی تەندروستی و پزیشکان و فەرمانبەرانی تەندروستی بە تەواوی ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە و زیاد لەوەی کە چاوەڕوانەکرا خزمەتیان کردووە. ئێمەش وەکو سندیکا هەر لە سەرەتای مانگی ڕابردوو داوامان لە هەر سێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێم کرد لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، لە سەرۆکایەتی هەرێم، لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئاور لە سێکتەری تەندروستی بدەنەوە و بە تەنسیق لەگەڵ نەقابەکانی ناوەڕاست و باشووری عێراق، نەقابەی زولمی هەنی سەحی و تەنسیقی نەقاباتی سەحی لەوێ هەمومان داوامان کرد کە پاداشتی ئەم پیشانە بدرێتەوە لە کاتێکا کە ئێمە تا ئێستا 18 کارمەندی تەندروستی و پزیشک لە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا تووشی ئەم ڤایرۆسە بوون خۆیان و تا ئەم دەقەیەش کارمەندی تەندروستیمان هەیە هێشتا لەژێر چارەسەری پزیشکیدایە و لە پزیشک هەیە لە ژێر چارەسەری پزیشکیدایە. ئەوە بوو زوو لە سەرۆکایەتی کۆماری عێراق، لە پەرلەمانی عێراق، لە ئەمانەی عامەی حکوومەتی عێراقی، لە وەزارەتی تەندروستی، لە سەرجەم پارێزگاکانی تری ناوەڕاست و جنوب مەدیر عامەکان هەمویان بەدەنگ داواکاری پیشە تەندروستیەکانەوە هاتن. سەرنجام ئەوە بوو کە بڕیاریاندا مکافعەی سەرجەم ئەم پیشانە بکەن لە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بە 500,000 و تەقدیریان بۆ بکرێ و سوپاس بکرێن و خیدەمیان پێ بدرێ بۆی کە خزمەتەکەیان بە دوو هێندە بۆ ئەژمار بکرێ و هەروەها قەراریاندا کە زەوی دابین کرێ بۆ ئەم پیشە تەندروستیانە. جگە لەوەی کە لە ساڵی پاریش لە ساسی خطورەکەیان بۆ زیاکرا بوو و لە هەمان کاتدا لە هەفتەی ڕابردوو حکوومەتی عێراقی بڕیاریدا سەرجەم دەرچوانی پەیمانگە تەندروستیەکان، سەرجەم دەرچوانی کۆلێژە پزیشکیەکانی ساڵی 2019 هەمیان دابمەزرێنێ بۆ پڕکردنەوەی میلاکاتی وەزارەتی تەندروستی. بەڵام بەداخەوە ئێمەش چاوەڕوان بووین لەلایەن هەر سێ سەرۆکایەتێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هاوشێوەی حکوومەتی ناوەندی تەقدیری ماندووبوون و دڵسۆزی و سەرکەوتنەکانی سێکتەری تەندروستیان بکردایە. چاوەڕێ ئەوە بووین کە هاوشێوەی هاوپیشەکانمان لە حکوومەتی ناوەندی مکافعە بکراینایە کە ئێمەش قیدەممان پێ بەخشرایە بە ئەژمارکردنی خزمەتەکەمان هاوشێوەی ئەوان. چاوەڕێ ئەوە بووین کە ئێمەش حکوومەت قرار بدا کە زەویمان بەسەردا بەش بکات هاوشێوەی هاوپیشەکانمان لە حکوومەتی ناوەندی و چاوەڕێ ئەوە بووین کە ئەو خۆبەخشە زۆرانی کە هەمانە، ئەو بەتاڵە زۆرەی هەمانە کە لە کاتێکە وەزارەتی تەندروستی لە دوای قەیرانەوە 7,000 میلاکی فەوتاوە چاوەڕێ بووین بەهۆی کۆرۆناوە بەشێک لەم میلاکانە حکوومەتی هەرێمیش پڕی بکاتەوە. بەڵام بەداخەوە ئێمە ئێستا خەریکە تووشی سەدما ئەبین کە دەبینین سەرباریەوەی پاداش نەکراوین، سەرباریەوەی تەقدیر نەکراوین، سەرباریەوەی پێزانینێکی ئەوتۆنیە بەرامبەرمان. ئێستا کارمەندانی تەندروستی، پزیشکانی ناوناوەندی تەندروستی، فەرمانبەرانی تەندروستی نیگەرانن و دوێنێ ئەگەر بیسپێتان ناڕەزایی و گلەی لە زۆر شوێن سەری هەڵدا ئەو پاداشت و مکافە ئەوە بۆ کارمەندانی سنووری دەسەڵاتی حکوومەتی ناوەند کراوە لە هەرێمی کوردستان هیچ کام لەمانە نەکراوبەوە. نەخێر لە حکوومەتی عێراقی هەر لە سەرۆکاتی کۆمارەوە هەتا خواری خوارەوە، هەتا مەحافزەکان، هەتا مدیر عامەکان، هەتا وەزیری تەندروستی، هەتا ئەمانی عامە، تەنانەت ئەنجومەنی وەزیران لەوێ کۆبوونێکی تایبەتیان بۆ داواکاریەکانی کەرتی تەندروستی کرد و بۆ بارودۆخی کەرتی تەندروستی کرد. بەڵام ئێمە بەداخەوە دەبینین لێرە ئەو احتیمامە نییە بە کارمەندی تەندروستی و پزیشک و فەرمانبەری تەندروستی. هەرچەند لێرە و لەوێ دەبینین هەندێک شەخص لە ڕووی شەخصیەوە سوپاسگوزاری بەرامبەر ئێمە لە ڕووی معنەیەوە دەرەبڕێ. ئێمە بەمانە هەمووی دەزانین و ئێمە دیارە ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێ کردووە، منەت نییە بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەسەر کەسا بیکەین. بەڵام کە دەیبینین لە هەموو دنیادا بە چی شێوازێک سەیری ئەگەر سینکەی سەیرێکی رووسیا بکەی، سەیرێکی ئەمریکا و بریتانیا وڵاتە پێشکەوتەکان کەی، با ئێمە نەڵێن ئێمە وڵاتێکی پێشکەوتین، با سەیرێکی تورکیا بکەین، سەیرێکی ئێران بکەین، دەبینی چۆنی پاداشتی سێکتەری تەندروستی دەکەنەوە، چۆنی تەقدیریان دەکەن، بە چ میکانیزمێک ڕێز و پێزانین دەرەبرن، چۆن موچەکانیان بۆ زیاکەن. لە تورکیا 32,000 کارمەندی تەندروستی بەهۆی کۆرۆناوە دامەزراوە، لە حکوومەتی ناوەندی سەرجەم دەرچوەکانی دامەزران. یعنی ئێمە لە هەرێمی کوردستان هەست بە بەڕاستی پێنەزانینی حکوومەتی هەرێمەکەین، هەست بە پێنەزانینی بەرپرسان دەکەین کە ئەم هەمومان دووبوونە هەیە لە کاتێکە ئێمە کۆمەڵێکمان توش بوون، لە کاتێکە ئێسەش ئێمە بەردەوامین لە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و ئێمە ئومێدمان وایە کە بتوانین
کۆنتترۆلی ئەم وەسعبە تەواتی بکەین و بتوانین میلەتەکەمان لەم دەردوو بەڵای پارێزین. کاکاوژین بە دڵنیایە و گرفتەیە کێشە هەیە سەرباری ئەوەی ئێوە لە هێڵی پێشی مەترسیەکان ئابوون، بەڵام جارێکی تێرەمانەوەی باسیەوە بکەینەوە ئایا ئەو پلانی کە دانرا بۆ ڕوبەڕووبوونەوەی بڵاوبوونەوەی کۆرۆنا ئایا تا چەند خۆی جێبەجێکرا تا چەند سەرکەوتوو بوون، ئایا ئێستا شەر لەنێ ئەو بازنەی پلانەدانیان پلانەکە کۆتایی پێاتوە یان نەخێر بە پێچوانەوە ئێستا شەو پلان هەر بەردەوامی هەیە؟ بڵێ پلانی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئەم پلانە پلانێکی تۆکمەیە بە دوو قۆناغ دەستی پێکرد. قۆناغی سەرەتایان قۆناغی خۆپارێزی بوو، کۆمەڵێک بەرنامە پێک هاتە بوو خۆپارێزیەکە و دواتیش پلانی چارەسەر بوو. لە هەر لە پلانی خۆپارێزی و لە پلانی چارەسەر کە برای بەڕێزمان کاکتۆر سەباح سەپەرشتی دەکرد، هەمومان وەکو یەک تیم لە ژێر چەتری یەک بەرنامەدا کۆبووینەوە و ئێستش بەردەوامی هەیە پلانەکان و ئێمە بەردەوامە بین لە ئەمڕۆکۆبنەوە لەسەر چێوەتانی بڕاریی بن زۆر بە کورتی سپاسەکەین. بەڵێ ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی تۆزی کە کۆ دەبینەوە لێرە لە بارگای سندیکا و بڕیارە دەین لەسەرەوەی کە چه هەڵوێستێک و بە چ میکانیزمێک ناڕەزایی و گلەی و گازندەی خۆمان ئاڕاستەی حکوومەتی هەرێم و هەرسێ سەرۆکایەتێکە بکەین تاوەکو بەدەنگ داواکاریەکانی پیشە تەندروستیەکانەوە بین. هیچ بڕارێکی پێشوەختەیە پێشەوەی لە کۆبنەوە کە بچنە کۆبنەوە کۆ ئێستا بڕاری لەسەر بن؟ نەخێر، ئێمە لە کاتژمێر 12 کۆنگری ڕۆژنامانی بنێت لەوێ ڕایەگەێنین. سپاس سەرۆکی لە قسلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی سپاس. چنورم نەگەڕێمە لای ئێوە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ڕۆڵ و پێگە و کارکتەری کەرتی تەندروستی لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئومێدەی کە کۆتایی پێهاتە بێت و هیوای تەندروستیەکی باش بۆم لایەک دەخوازم نەگەڕێمە لایە. پامنێرمان گۆران سەینووری کابەشەی کە ڕاستەخۆ لە سلێمانیۆ لەگەڵ مابووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکانت. بە ئومێدی ئەوەی کە هەریەک لە ئێمە بتوانێت لە ئاستی خۆی پابەندی ڕێنماییەکان بێت و بتوانین خۆپارێزی بکەین بۆ ئەوەی کە هەموو لایەک سەلامەت بن یاخود لە پێناو پاراستنی هەموو لایەکدا. خۆشەویستان، کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ بە پرۆگرامێکی نوێەوەی نەوەلاتە. کاتێکی خۆش و ئاسوودە بن.